بەنێوی خوددا ئەرزی سڵاو و ڕێزم هەیە لە خزمەت خۆشەویستانی خۆم، هاوکارانی خۆشەویستم لە کوردستان، خوێندکارانی دەروونناسی، هاوکارانی بەڕێز لە بەشە جۆرەوەجۆرەکانی دەروونناسی. زۆر خۆشحاڵم، زۆر بەختەوەرم کە لە خزمەتانم و مەمنونم دەستخۆشی لە گروپی سایکۆفێرەکەم بۆ ئەوەی کە بانگێشتی منیان کرد بۆ دەورەیە. من تقریبا لە دەوروبەری 1 ساعت و نیو یەک کاتژمێر و نیم لە خزمەتانم کە لەسەر PTSD یا Post Traumatic Stress Disorder بابەتێک پێشکەشکەم. خب دیارە باسکردن لەسەر ترۆما و بەشە جۆرەوەجۆرەکانی ترۆما زۆر لە حوزەی دەروونناسیە گشتگیرە، زۆر کەس لەسەری قساکەن، بەڵام تێگەیشتنەکان هەمیشە تێگەیشتنێکی دروست و ڕاست نین و لەگەڵ گروپێک تەرەفین کە جۆرەوەجۆرەتی زۆریان تێدایەوە. بۆ ئەوەی کە بتوانین یارمەتی ئەم کەسانە بین دەبێت زۆر بە جوانی ئاگاداری بابەتەکە بین، چۆن گروپێکی زۆر هەستیارن و ئەگەر نەزانین وەکو دەروونناس چۆن لەگەڵ ئەم کەسانە مامەڵە بکەین، دیارە ممکنە ڕیترۆماتایزد بن، یانە دیسان کارەسات لە دوای کارەسات ویان بخڵقێت و ئێمە وەکو کلینیشیان، وەکو دکتۆر لە حوزەی دەروونە نەتەنیا نەتوانین یارمەتیان بین، بەڵکو ممکنە کێشەکانیان چەند بەرابەر بێت. خب ئەگەر سلایدهای تر نیشان بدەی خات و ڕۆیە، بەگشتی وەختی باس لە ترۆماکەن یا کارەسات ئەبێ لە بین دوو شت جیاوازی دانین. خب زۆر شتەتانێت ترۆما بێ، ئەگەر سەرنجیش بدەن لە سۆشال میدیا لە نێو جیلی تازە زۆر باسی ترۆما ئەکرێت و بە زۆر شت ئەوەترێت ترۆما. واقعیەتەوەیە کە ئەمە هەڵە نییە کە بە زۆر شت بوەترێت ترۆما. مەسەڵەن بۆ منداڵێکی 4 ساڵان ئەوەی کە دایکی پێڵێ ئەگەر ئەو کارەکەی و ئیشە جێبەجێ نەکەی ئیتر دایکی تۆنی یا ئیتر تۆم خۆش ناوێ، ئەتوانێت ترۆما بێت زۆر بە سادەیی. یا ئەوەی کە کەسێک دایکی یا بابی بوو ماوەیەک نەخۆشەوێ لە خستەخانەیەک هەفتە نایبینێ، ئەتوانێت ترۆما بێ زۆر بە سادەیی. و هەر شتێکە زەرفیەت و کەپاسیتی دەرونی کەسەکە نەتوانێ تەحمڵی بکات، نەتوانێ هەزمی بکات، نەتوانێ لە دەرونی خۆیان زەرفیەتێکی هەبێت بۆ پەزیریشی ئەو شتە، بۆ وەرگرتنی ئەو شتە، ئەتوانێت ترۆما بێت. ئیتر بۆ مناڵێکی 5 ساڵە ترۆما شتێکە، بۆ مناڵێکی 7 ساڵان ترۆما شتێکە، بۆ پیاوێکی 6 ساڵان، بۆ خاتوونێکی 6 ساڵان 50 ساڵان ترۆما شتێکە. پس بەگشتی بە هەر شتێکە ئازاردەر بێت، زەبراوی بێت و سیستمی دەروون نەتوانێ وەری بگرێت لەو هەلومەرجەدا، لەو کاتەکە ڕوبەڕووی ئەو ترۆما دەبێتەوە، دەتوانێت ئەو شتە وەکو ترۆما بێت. پس وشەی ترۆما دەتوانێت زۆر گشتگیر بێ و زۆر بە ئامە ئەستفادە لێ دەکات. بەڵام ئەو جوورەکە لە سایکیاتری یا لە ڕۆان پزیشکی یا لە دەروون پزیشکیە بەچی ئەوەترێت ترۆما زۆر گرنگە کە سەرنجی بدەین. لە DSM-5 کە دەرواقع کتێبی دەستنیشانکاری ئەنجومەنی دەروون پزیشکانی ئەمریکایە و ICD کە کتێبی دەستنیشانکاریە لە ئەوروپا، دوانەکەیان بە یەک مەبەستن، فقط یەکیان لە ئەوروپا زۆرتر مەشهورە گشتگیر بووە و یەکیان لە ئەمریکا. بەڵام هەردووکیان فەسڵهایەکیان داناوە، چەپتەرهایەکیان داناوە و تایبەتیان کردووە بە اختلالاتی دوای ترۆما یا دوای کارەسات. پس ئەگەر ئەوە بڵین هیچ دیسۆردەرێک، هیچ تێکچوونێک نییە لە دەروونناسیە کە لە ذاتی خۆیدا ڕوبەڕووبوونەوەیەک لەگەڵ ترۆما لە نێویدا وجودی نەبێت. هەموو کێشەیەک سۆشال ئەنگزایتی دیسۆردەر، دپرشن، خەمۆکی، هەر اختلالێک، هەر تێکچوونێک ئێوە لە مێشکتاندا بێت و فکری لێ بکەنەوە لەگەڵ ترۆما پەیوەندی هەیە. بەڵام ئەو شتەکە پێ ئەوەترێت تێکچوونەکانی دوای کارەسات، شڵەژانی دوای کارەسات لە DSM-5 و لە ICD-11 پێناسەیەکی وازەحە کە مشەخەسەن سیمتۆمەکان واکنشهای دەروون پەیوەندی هەیە لەگەڵ کاتی ترۆماکە، یعنی بلا فاصلە بە خێرایی دوایەوە کە کارەساتەکە ڕوودەدا سیمتۆمەکان فعال دەبن.
پس ئەگەر ئاوا چاوی لێ بکەین هیچ اختلالێک نییە، هیچ تێکچوونێک نییە کە جۆرێک لە ترۆمای لەگەڵ نەبێ. بەڵام ئەگەر سیمپتۆمەکان وەکو خەمۆکی، وەکو ئەنگزایتی، وەکو بێخەوی، وەکو سەرئێشە، وەکو حاڵاتی سایکۆسۆماتیک، هەر شتێک لە سیمپتۆمەکانی مەیناسین ئەگەر پەیوەندی هەبێت لەگەڵ ئیڤنت ئەکسپۆژر، یعنی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ واقعەیەکی کارەساتبار یا زەبراوی و بلافاصلە دوای ئەوە سیمپتۆمەکان دەست پێ بکەن، ئەتوانین لە چەپترێک ناو ببین بەناو PTSD یا پۆست ترۆماتیک سترس دیسۆردر. خب ئەم شەو ئێمە وەختێ لە ترۆما باسەکەین، مەبەستمان ئەم جورە اختلالانێ. ئەگەر ئەوە چاوی لێ بکەین، ئێمە دوو دەستە اختلال، دوو دەستە وشەکە زۆر نزیکن لە یەک، ئەبێ لێک جوداکەینەوە. یەکیان ئسترسۆرە، شتێکە ئسترس دەدا بە ئینسان، و یەکیان کارەساتە یا ترۆما. فەرقی ئەو دوانە چییە؟ چاو لێ بکەن، خۆ زۆر شت هەیە لەو دنیا کە ئینسان پێی خۆش نییە ڕوو بدە، وەقایەکی دڵتەزێنن، کەس حەز ناکە لەگەڵ شتانە ڕووبەڕۆ بێت، وەکو جودابوونەوە لە هاوسەر، وەکو بێکاربوون، وەکو جیایی، وەکو مهاجرەتکردن بۆ وڵاتێکی تر، وەکو ئاوارەبوون، وەکو شکستی ماڵی. خۆ ئەمانە شتایەکی ناخۆشن بەڕاست. لەو بەرەو شتایەکمان هەیە وەکو جەنگ، وەکو دەستدرێژی جنسی، وەکو ئەشکەنجە بوون و شتایەکە زۆر بوون لە تەسادفێکی ڕانندگی لە نێوجاددا، یا سیل، بوومە لەرزە، شەڕی تەرۆریستی، هەر شتێک. ئەمانە مەجموعە شتایەکن کە ئینسان کاتێکە لەگەڵیان ڕوبەڕۆ بێتەوە ئەنگار سیستمی ڕەوان ناتوانێت زۆر بە جوانی ئەوانە هەست بکات. بەڵام ئەگەر دقتکەن بەشێک لەمانە کە پیان ئەوترێ ئسترسۆر زۆر ئامگیرترن، یعنی زۆر لە نێو خەڵکا هەنوە ئەنگار کنار هاتن لەگەڵ یانیش ڕاحەتترە تا کارەسات. وەختی ئەڵێن ئسترسۆر یانە شتێکە زۆر گشتگیرترە، زۆر احتمالی تکراری زۆرە و کەسەکان ئەنگار تقریبەن ئامادگیان هەیە بۆ ئەوە شتایەک لە ژیانیان. بەڵام وەختێک باس لە کارەساتەکەین، کارەسات زۆر خێرایە، زۆر شدەتی لەسرە و کەسەکە سیستمی دەرونی کەس ئەو کەسایەتی و مرۆڤ ئەنگار ناتوانێت بە خێرایی خۆی ڕابێنێت لەگەڵ ئەو زەبرەکە لەو لەحزەیە دەریافتێکە. بۆیە لێرە دوو دەستە تێکچوون جودا دەکەینەوە، تێکچوونەکانی ئەکیوت سترس دیسۆردەر یا اختلالی ببخشن تێکچوونەکانی ئەدجاستمنت دیسۆردەر یا اختلالی ئینتباقی یا سازگاربوون لەگەڵ شتایەکی ناخۆش کە لێرە ئسترسۆرەکان هەن. یعنی ئەگەر کەسێکتان بینی لە کلینیکەکان یا لە مەتەبهای شخصی خۆتان کە ئەلایمی دپرشنی هەبوو، ئەلایمی ئسترابی هەبوو، ئەلایمی توشبوون بە مەوادی مخدر و مەوادە ئالودەکەرەکانی هەبوو و بلا فاصلە دوای تەلاقێک، دوای جودابوونەوەیەک، دوای شکستێکی ماڵی دەستی پێکرد بوو، ئەتوانین بڵین ئسترسۆرێک بە ژیانی داهاتووە و تووشی ئەدجاستمنت دیسۆردەر بووە. یعنی ئەو کەسە ئەنگار نەیتوانیوە خۆی ڕابێنێت لەگەڵ ئەو تەغیرە ئەو گۆڕانەکە لە ژیانیدا بەڕواقع پێکاتوە. بەڵام وەختی باس لە کارەساتەکەین، باس لە ترۆماکەین، یعنی زۆر شەدیدە، زۆر خێرایە و چاو لێکەن خۆب تەلاقگرتن، جودابوونەوە لە هاوسەر شتێکی زۆر ناخۆشە. یعنی ئەڵێن بۆ کچەکان، بۆ خانمەکان گەورەترین ئسترسێکی یەکتانە خانم لە دنیا ئەتوانێت تەجروبەیەکە جودابوونەوە لە هاوسەریەتی و بۆ ئاغایەک و بۆ پیاوێکیش بێکاربوون لە کار ئەتوانێت خراپترین شتێکە وەکو ئسترس. دوای مەرگی ئازیزان ئەتوانێت زۆر ئسترسۆرێکی گەورە بێت. بەڵام ئینسانەکان ئەوان کە ئۆکەی من ئەگەر جوداش ببمەوە بازمەتانم ژیان کەم، ئەتوانم ژیانێکی دیکە پێک بێنم یا هەشت یا دوای شکستی ماڵی کەسەکەڵێت کە ئەلبەتە بەستگی بە زەرفیەتی ئەو کەسەش هەیە، بەڵام بەگشتی ئەوایە کە خۆب ئۆکەی هەڵدەستیەوە ژیان وایە، بانوخواری هەیە، نزمی و بەرزی هەیە و تۆ توانی لەگەڵی ڕابی. بەڵام وەختێ باس لە کارەساتەکەین، کارەسات زۆر خێرایە، خەبەرێکی هەیە لە هەڕەشەی مەرگ یا هەتا ڕوبەڕووبوونەوە لەگەڵ مەرگێکی ڕاستەقینە یا زیانگەیاندنێکی زۆر جددی کە خەڵک ئاچمەزەکە، خەڵک بێدەسەڵاتەکە. یعنی کەسەکە لەو لەحزە کە ترۆما ڕوودەدا
ئەوایە کە ئەنگار هیچی بۆ ناکرێت، ئەنگار دنیا دادەخرێت، تەواوی دەرگاکانی دنیا دادەخرێت و سیستەمی ڕەوان ئەها لە سیستەمی پزیشکی وەختی فشاری خوێن ئۆفت دەکات دێتە خوارەوە کەسەکە تووشی فەینتە بێ، یانە غەشە کاتێک سە نازانم کوردیەکەی بێ بەچی دەبورێتەوە ئەگەشت هەڵە نەبم. بەڵام لە سیستەمی ڕەوان ئەنگار بورانەوەی ڕەوان واکنشهایە کە بە کارەسات هەیەی، ئەنگار تۆ وەختێ ناتوانانی تندبوونی ئەو کارەساتە زەبری ئەو کارەساتە بگری، ئەنگار تووشی سیمپتۆمهایەک ئەبی کە پێڵێن PTSD یا Post Traumatic Stress Disorder. پس Adjustment Disorder تێکچوونێکە کە لەگەڵ ئسترسۆر ڕوبەڕووی لە حاڵێکە PTSD تێکچوونێکە کە تۆ لەگەڵ کارەسات ڕوبەڕووی. خۆ لێرەش ئەبێ لەبین دۆ تێکچوون جیاوازی دانین لەبین دۆ تێکچوون، یەکێکی Acute Stress Disorder یەکێکی PTSD. خب کاتێک کە کەسێک تووشی کارەساتێکە بێ، یانە ڕوبەڕووە بێتەوە لەگەڵ واقعەیەکی کارەساتبار یا زەبراوی کە زەبرێکی دەرونی لێ دەدا، لەگەڵ مەرگی خۆی یا مەرگی ئازیزانی ڕوبەڕووە بێتەوە، ئەگەر بە ماوەی 3 ڕۆژ تا 1 مانگ سیمپتۆمەکانی دەرکەون، یانە وەکو کێشەهای فلاشبەک، کێشەی خەو، حاڵەتی ئستراب، بێقەراری و شتایی کە دواتر باسییانەکەم، ئەگەر ئەو سیمپتۆمانە لە ماوەی 3 ڕۆژ دەست پێ بکەن و تا 1 مانگ درێژەیان هەبێت، ئەبێتە Acute Stress Disorder کە هەر PTSD-ە. Acute Stress Disorder فقط تەشخیصێکی دەرواقع دەستنیشانکاریەکی کاتیە بۆ ئەوەی کە ممکنە زۆر کەس لەوانە کە تووشی Acute Stress Disorder بن ممکنە هیچ کات PTSD نەبن، ممکنە دوایە و 1 مانگە حاڵیان باش ببێتەوە، بۆیە خەفیفترە. بەڵام ئەگەر هەرە و سیمپتۆمانە، هەرە و کێشانە کە کەسەکە پەیدایەکە دوای ڕوبەڕووبوونەوە لەگەڵ کارەساتێک کە گوتم ئەو کارەساتە ئەبێ هەڕەشەی مەرگی تێدا بێ یا هەڕەشەی گیانی و نەفسی تێدا بێ، وەکو مردن، وەکو تەسادۆف، وەکو ئەشکەنجە بوون، وەکو ڕوبەڕووبوونەوە لەگەڵ مەرگی ئازیزێک، وەکو بۆمە لەرزە، وەکو سیل، وەکو لافاو، وەکو بوون لە حەملەیەکی تەرۆریستی کە بەداخەوە لە نیشتمانی ئێمە و لە وڵاتی ئێمە ئەم کارەساتانە کەم نین. بەڵام شتێکە DSM دایانێت ئەڵێت کە ئەبێ مواجهەکە ڕوبەڕووبوونەوەکە زۆر مستەقیم بێت، یعنی کەسەکە بوو خۆی ڕوبەڕووی ئەو شتە بێتەوە، بەڵام مەرجێک دادەنێ دەڵێ ئەگەر تۆ خۆتیش ڕوبەڕووی نەبیەوە بەڵام ببیستی، دقەتکەن ببیستی یا هەواڵت پێ بدەن لە مۆرد کەسێکی نزیکتەوە کە بە شکڵێکی زۆر خراپ ئەشکەنجە دراوە یا دوور با کوژراوە خوای نەکردە، ئەو دەمیش باس هەم توانی تووشی ترۆمایک ببیتەوە. مەسەڵەن چاولێ بکە ئەو دەم کە داعش لاوانی ئێمەی دەکوشت و لاوانی ئێمەی دەکردە قوربانی، خۆ سەحنەهایەکی زۆر دڵتەزێن شکڵیان دەکرد لەسەر شاشەوە، لەو بەرەو دایکی کە ئەبینێ منداڵەکەی خۆی چەقوی لەسەر گەرویەوە هەر لەحسە ممکنە سەری ببەردرێت، ڕاستە کە بوو خۆی لەو موقعیەتە نەبووە، بەڵام لە دیتنی ئەو تەسویرە لەو دووربینە توانێت تووشی ترۆمایک ببێت. باشە؟ پس ئەگەر کەسێک تووشی ئەم کارەساتانە بوو بێت و لە ماوەی 3 ڕۆژ تا 1 مانگ سیمپتۆمهایی کە دوای باسیەکەم نیشان بدا، ئەبێتە Acute Stress Disorder کە هێشتا تەبدیل نەبووە بە PTSD. بەڵام ئەگەر زۆرتر لە 1 مانگ دەوامی هێنا، یعنی درێژەی هەبوو، ئیتر لە 1 مانگ تا هەرچی دوایەوە ئەبێتە PTSD یا Post Traumatic Stress Disorder. بۆیە پێڵێن اختلالی دەرواقع شڵەژانی دوای کارەسات، تێکچوونی دوای کارەسات کە بلا فاصلە دوای ئەو کارەساتە سیمپتۆمەکان دەست پێکەن و پێشتر لەوە کەسەکە شتێکی ئاوای نەبووە. پس ئەگەر ئسترسۆر بوو، ئەو شتە وەکو تەلاق، وەکو جودابوونەوە لە هاوسەر، وەکو شکستی ماڵی، وەکو پەناهەندەبوون یا ئاوارەبوون، بدونەوەی کە کەسەکە ڕوبڕووی کارەساتێکی زۆر جدی بوو بێتەوە، دەبێتە ئسترس دیسۆردەر. بەڵام ئەگەر ئەو کەسە لە ئاوارەبوون یا لە شتایی ترە ڕوبڕوو بێتەوە لەگەڵ مەرگی خۆی یا ئازیزانی خۆی یا ببیستە یا ڕوبڕوو بێتەوە، دەبێتە Acute Stress Disorder و PTSD. خب چی ڕوەدا کاتێک کەسێک ڕوبەڕووە بێتەوە لەگەڵ PTSD و تووشی کارەساتە بێت؟ سیستەمی هایپۆتالاموس پیتوریتری دەرواقع ئەکسیال ئەکسیس، ئادرنال ئەکسیس یا HPA
سیستمی دەرواقع هایپۆتالاموس هایپۆفیز ئادرناڵ کە مەسیرێکی ئەسەبیە لە مەغز کە واکنشی ئینسان ڕیاکشنی مرۆڤ بەرامبەر بە ئسترس سازماندەییەکە. مەسەڵەن هەر ئێستا ئەگەر خوای نەکەردە خەبەرێکی ناخۆش ببیستن یا ئەوەی کە یەک نەفەر بە دەنگێکی توندەوە لە دەرگای ماڵەکەتاندا یا مەسەڵەن بەردێک هاوێ بوو شوشەی ماڵەکەتان، ئێوە تووشی سترسە بن و هەر کەسێک تووشی سترسە پێ و سیستمی HPA فعالە بێ، یعنی سیستمی هایپۆتالاموس دەستورەدا بە هیپۆفیز و هیپۆفیز غدەی دەرواقە غدەی ئادرناڵ فعالە کاتەوە و کۆرتیزۆل تەرەشح بێ و ئەوای لێ دێت کە بەدەن ئامادە بێت بوو بەرگری. کێشەی کەسێک کە تووشی PTSD بێ ئەوەیە کە ئەم سیستەمە فعالە بێت، هەڵ ئەبێ بەڵام ناکوژێتەوە، خاموش نابێ، یعنی چالاکە بێ، یعنی ئەگەر باشتر بیڵێم زۆر چالاکە بێ و ئامیگدالا کە بەشێکە لە سیستمی لیمبیک لە نەواحی سابکۆرتیکاڵی مێشکی مرۆڤ کە واکنشی ئینسان بە تەهدیدەکان فعالەکە زۆر چالاکە بێ، وەکو وایە کە ماڵەکەت سیستمێکی ئالارمی هەبێت کە بوو ئەوەی کە دووکەڵێک ئەگەر دووکەڵێک ببێت یا دەنگێک هەبێت شروع بکە بە ئاژیر لێدان و ئالارم لێدان. ئامیگداڵا لە مەغزی ئینسان کاری وایە، لە مێشکی ئینسان کاری وایە. بۆ چی ئەکات؟ کەسەکە هەتا دوایەوە کە کارە ساتەکەش تەواو بووە بەڵام بوو ئەو تەواو نابێ. ئامیگداڵا هەر فعالە، زۆر چالاکە و هیپۆکامپوس کە هەڵەگەڕێتەوە بە مێمۆری ئینسان، بە بیرۆکەی ئینسان، بە بیرەوەری ئینسان، فقط خاترات و بیرەوەریە ناخۆشەکان وە بیری خۆی دێنێتەوە. یعنی ئەنگار وەکو وایە کە تەواوی ژیانی و کەسە ئەبێتە ترس، کۆرتیزۆل زۆرترە شوحەبێ و فەرد کەسەکە بەداخەوە زۆر زوو و هەمیشە بیرەوەری ناخۆشەکان بێتەوە بیری. و ئەگەر دۆ سیستمی ئەسەبی بەرگری ئینسان چاولێ بکەین، سیستمی سەمپاتیک و سیستمی پاراسەمپاتیک، ئەنگار لە کەسانی کە تووشی PTSD بن سیستمی پاراسەمپاتیک دەرواقع هایپۆ ئەکتیڤە بێ، یعنی فعالیتەکەی کەم بێتەوە، لە حاڵێکە سیستمی سەمپاتیک هایپەر ئەکتیڤە بێ، یعنی ئەو کەسە ئەنگار هەمیشە بێقەرار، هەمیشە ئامادەیە بحرانێک ڕوو بدا، هەمیشە ئامادەی کارەساتێکی جددیە و ئەنگار بەدەنی ناتوانێت ئارام بگرێ، سیستمی بەرگری بەدەن تووشی تێکچوونێکی جددیە بێ. ئەو دەم ئەو کەسە ممکنە مشکڵاتی پێستی پەیدا بکە، مشکڵاتی نەخۆشیهای ئێمنی وەکو شێرپەنجە پەیدا بکات، مشکڵاتێکی فشاری خوێن پەیدا بکات و هەر شتێک، هەر کێشەیەکی پزیشکی کە شاید لە ڕوانینی ئەوەڵە ڕەبتێکی بەم شتە نەبێت ممکنە بوو کەسەکە ڕوو بدات. بۆیە لە حەزی نەرۆبیۆلۆژیەوە PTSD کەسەکە دەخاتە ئاستێک کە هەمیشە خەبەردار بێ، هەمیشە ئامادە بێ بوو کارەساتێکی تر لە حاڵێکە کارەساتێک وجودی نییە یا حداقل امیدوارین وجودی نەبێت، چۆن ئەگەر کەسەکە لە وەزیەتی ترۆماتیکە ما بێت ئەتوانین بڵێن خۆ ئۆکەی ممکنە دیسانتکرا بێتەوە، بەڵام زۆر جار بدونەوە کە هەتا ئەمکانی تکراربوونەوەی ئەو کارەساتە هەبێت سیستمی بەدەن لە حاڵەتێکی بەرگری تەواوە قەرارەگرێت. بێ زەحمەت ئسلایدی دوایی. لە دواییەم باسەکەمەوە کاتان پێ دەدەم کە پرسیارەکانان بکەن، ئەگەر زەحمەت نەبوو پرسیارەکان یادداشتکەن کە لە ئاخری جەلسەکەەوە بیپرسن لە خزمەتان. لە کلینیکال سایکۆلۆژی مۆدرن ئەواڵێن ئەڵێن زمانێک کە ئایا تۆ ئینسانەکان بە یەک ئەندازە بە یەک شێوە ممکنە تووشی کارەسات بن یا تووشی PTSD بن یا ئەکیوت سترس دیسۆردەر بن؟ جوابەکە ئەوەیە کە نا. لە بمەلا بۆمە لەرزەیەکە لە ڕۆژهەڵات ڕوویدا لە سەرپڵی زەهاو، تۆ چەند جۆر مرۆڤت دەدی؟ مرۆڤێک کە تەواو فریز ببوو، ئەنگار نەیدەتوانی هیچ بکات و فقط چاوی لە کەسەکان دەکرد و نەیدەتوانی قسەش بکات تەنانەت. مرۆڤت دەدی کە تا حدێک ئسترسی بوو، خەوی شێوا بوو، خەمۆک بوو، دەترسا یا شتایکی وا، بەڵام کارکرد و فانکشنی خۆی تا حدێک حفظ کرد بوو. بەڵام مرۆڤیشت دەدی کە یارمەتی بە کەسەکان دەدا، دەهات دەچوو، وریاتر بوو، ئاگای زۆرتر لە خۆی بوو لە کەسانی تریش.
دقیقاً ئاوایە کە لە هەر کارەساتێک لزومەن تو ئەو کەسەکان بە یەک ئەندازە تووشی کارەسات نابن. گروهایەک هەن کە ڤۆڵنەرێبڵن، ئاسیب پەزیرترن، وەکو منداڵان، وەکو کەسانی تەنیا، وەکو کەسانی کە کەسیان نەماوە. و هەرچێ زەبرەکە کوشەندەتر و سەنگینتر و خێراتر بێ و پێشووتری ئەو کەسە لاوازتر بێت، ئێحتیماڵی ڕوودانی کارەسات و شڵەژانی دوای کارەسات زۆرترە. پس کەسەکان بە یەک شێوە تووشی کارەسات نابن و هەموو کەس تووشی PTSD نابێت. ممکنە شتێک کە کەسێک تووشی PTSDەکە کەسێکی تر معمولاً بتوانێت بەش بە سەتحێکی باشتر تێپەڕیکات. بەڵام هەرچێ لە پێشترەوە کەسەکە تەنیاتر بوو بێت، سیستەمی سۆشال ساپۆرت و بەرگری کۆمەڵایەتی زەیفتر بوو بێت، هەرچێ تەنیاتر بوو بێت و سلامەتی دەرونی سلامەتی کەسەکە کەمتر بوو بێت، ئێحتیماڵیەوە کە ئەو شڵەژانە ڕوودا زۆرترە. پس ئەگەر کەسەکە بتوانێت پرۆسەسی کات هەستەکانی ئەو شتە ڕوویدا چی گوزەرا بە من، ئەگەر دقەتان کرد بێ زۆر ئەوانە کە تووشی ترۆما بن زۆر لیان ئەچن ئەپرسن نەرەیشنەکانیان، ڕوایەتەکانیان، داستانەکانیان چی بەسەریان هاتووە لیان ئەپرسن کە چیت بەسەر هات. مەسەڵان ئێمە لە مەسەڵەن زامی هەڵەبچا یا لە زامی ئەنفال هەر ئێستاش زامە لەسەر دڵمان، هەر ئێستاش هەر قساکەن. مەسەڵەن تۆ فیلمهایە کە بینی کە کەسێک ڕوو بە و بیابانە کە ئەنفالی تێدا ڕوویداوە هاوارە کە ئەگریت و هەر داستان ئەڵێن، هەر ئەڵێن چی بەسەرمان هات، بەڵام ئەنگار هەر تەواو نابێ. چۆن ویژگی کارەسات ئەوەیە کە سەنگینە، هەستت تێک دەدا، بیرەوەریت تێک دەدا، ئەنگار مدام ژیانت دەبێتەوە ئەو کارەساتە، ئەنگار تەواو نابێ بۆت، تەواو نابێ بۆت. جا ئەگەر تۆ وڵاتێکی شپی، ئەگەر تۆ نەتەوەیەکی شپی کە مدام ئەو شتە بوو دووپات بێتەوە، ئەنگار کارەسات دوای کارەسات، ترۆما دوای ترۆما، ئەنگار ئەو سیستەمە ناتوانێت هەزمی بکات، ئەو سیستەمی نەفسیە، ئەو سیستەمی دەرونیە ناتوانێت هەزمی بکات. بۆ چی ڕوویدا؟ چیمان لێ هات؟ پس memory integration تێک دەچێت، یعنی سیستەمی حافزە، سیستەمی بیرەوەری ناتوانێت تێکەڵی کات ئەطلاعات و بگا بە سەرنجامێک کە چی ڕوویدا، بۆچی وای لێ هات. ئەنگار ئینسان هەمیشە زۆر حەزی لەوەیە کە ئەمنیەتێکی هەبێت، شتێکی قابل پیشبینی هەبێت، بتوانێت پیشبینی بکات کە چی ڕوودەدا، من لەکوێم، ئەلان ئێرە چییە، چ شتێک خەریکە ڕووەدا. ئینسان زۆر حەزی لەوەیە کە بزانێت چی ڕووەدا، چی لە دەرواقع ئینتزاریدا هەیە. بەڵام کارەسات memory integration تێک دەدا، تۆ نازانی چیت بەسەر هات. و affect dysregulation ڕوودەدا، یعنی ڕێکخستنی سۆز تێک دەچێت. تۆ ئەگەر کەسێکی ئازیز لێ جودا بیەوە یا لەدەستی دەدەی، لەگەڵی خواحافیزیەکەی، دەگری، سوگواریەکەی، پرۆسەیەک تەیەکەی تا بتوانی هەزمی کێکە و کەسەی تر نەما. بەڵام ویژگی کارەساتەوەیە کە ئەوەندە خێرایە، ئەوەندە شەدیدە، ئەوەندە زۆرە کە تۆ هەتا ناتوانی بەسەر چەند جنازە ئەگریت، بەسەر چەند تەرمە ئەگریت. دە جنازە، 20 جنازە، 100 جنازە، چەند هزار جنازە، چەند هزار تەرم زانی، وەنگار تۆ سۆزت، هەستەکانت تێک دەچن. و ئەو دەم کەسێک کە قوربانی ئەو کارەساتە بووەوە زیندوو دەمێنێت، فقط بە جەستە زیندوو ئەمێنێت، بە دەروون ئاوای لێ دێکە چی ڕوویدا، حتممە من گوناحی منە، ئەگەر من لەوێ کارێکم کردما نەدەڕۆیشتن، ئەوانە نەدەمردن، بەڵایکیان بەسەر نەدەهات. مەسەڵەن ئەوانەیە کە لە کارەسات ڕزگارە بن زۆر جار هەست بە گوناح بکەن، بێ ئەوە کە گوناحێکیان کردوێ. ئەڵێ من خراپم، ئەڵێ من کەسێکی باش نیم، ئەڵێ من خۆشەویست نیم، ئەڵێ من لایەقی مەرگم، چۆن کارێکم نەکرد بۆ هاوڕێیەکەم کە ئەو شەهید بوو، مەسەڵەن کارێکم نەکرد بوو بنەماڵەکەم، نەمتوانی کەسی ڕزگارکەم، لە حاڵێکە بوو خۆی قوربانی بووە، ئەوەی لێ دێکە هەست بە گوناح بکات و دوایەوە متمانەی بە دنیا نامێنێت. جالێب کە یەکی لە شتایی کە وڵات خۆشەویست دەکا
یەکێ لە شتایی کە زمان خۆشەویستەکە، یەکێ لە شتایی کە تۆ هەست بە ئەمنیەتەکەی لە وڵاتی خۆت، ئەمنیەتە، سیکیۆریتیە، پیشبینیە، ئەوەی کە تۆ توانی پیشبینیکێکە ئەمە وڵاتێکە کە قابل پیشبینیە، توانم پەنا بەرم بوو کەسێک ڕزگارم کە کەسێک ئاگای لێم بێت، داوای یارمەتی کەم لە کەسێک. بەڵام لە کارەسات ئەنگار بێپەنا هەبی، کەس نییە ڕزگارت کە، و ئەو دەم بە دنیاش بەدبین گەشتبینیت نامێنێت. ئەوە فکرێکی کە دنیا چەندە جێگایەکی خراپە. و شاید ئەوانەی کە بەغەڕ و بیرۆکەی مەذهبیان هەیە ئەوە بکەن کە خۆ ئۆکەی بە کەسی کە تووشی PTSD وە بڵێن نا تۆ زۆر قەوی بە بەهێز بە، دنیا زۆر ڕووناکی هەیە، ئیمانت زەیف نەبێ یا شتایکیەوە، کەمە خراپترین شتێکە کە توانین بە کەسێک بڵێن کە PTSD هەیە. مەسەلە ئیمان نییە، مەسەلە وەیە کە ئینسانە هەموو دنیا لە پێش شاوی تاریک بووە، تێک چووە هەموو شتێک زانی، بۆیە ناتوانێت پرۆسەسیکە کە چی بەسەری هات. ئەمە شتێکە کە پێڵێن PTSD. لە حاڵی کەسانێک وەکو وەندەر کۆلک کە کتێبێکی هەیە لەسەر ئەوەی کە جەستە درۆناڵێ، لەوێ تۆزی حەداکە ترۆما فقط لەسەر مێشک و دەروون نامێنێت، لەسەر بەدەن دەمێنێت. چاو لێ بکەن لە فلاشبەک من نەخۆشیێکم هەبوو لە بوومە لەرزە بوو، و کاتێک لە نێو جەلەسەکە مەسەڵەن لێوانێک لە نێو ساڵۆنەکە لێوانێک دەکەوت یا درگایەکیان تون پێوە دەدا، دادەچەڵەکی و هەڵدەبەزی، ئەنگار وەکووا بوو کە ئەنگار دیسان زلزلە خەریکە ڕۆدا. بەدەن شاید پێتان سێر بێ، مەسەڵەن لە جەلەساتی سایکۆتراپی تۆ کەسێکە بینی کە مەسەڵەن دەکەوێتە بیرەوەی کە بابی چۆن ئەشکەنجێ داوە. من لە یەکێ لە جەلسەکانم چۆن من لە حوزەی تراپیە کاری سایکۆداینامیکەکەم، نەخۆشێکی 38 ساڵان بۆنی جەستەی باوکی کاتێکە ئەشکەنجەیەدا لە 7 ساڵگی هاتەوە بیری. زۆر بەلامەوە سیر بوو، جاڵب بوو بۆم کە وەکووا بوو کە ئەلان بۆنەکەی هەست پێ کرد، بۆنی ئەو ئارەق ناخۆشەکە لەو دەم کە بابی ئەشکەنجەیەدا دەهاتەوە بیری. وێ بەدەن لەبیر ناوە، یعنی experiential integration تێک دەچێ. یعنی ئەو کەسە زۆر جاڵب بوو کە لە نێو جەلسەکە کاتێک بەل لەوە کەسەنەم بیرۆکانە بێتەوە بیری وە هەستی پێ بکەوە حاڵی باشتر بێ، هەستیە کرد کە من ممکنە تەنبیهی کەم، من ممکنە حملەی بوو بەرم، من دەروون ناسێکم، من سایکۆتراپیستێکم، بەڵام ئەو لە ناهوشیاری خۆیدا لە ئانکانشسی خۆیدا ترسیکی ئەوای هەبوو. دقیقاً مەسەلەی کارەسات وایە، تو لە هەموو پیاوێکە ترسی ئەگەر تووشی دەستدرێژی جنسی بوو بیتی تەوەسوتی پیاوێک. لە ئینسانێک لە مرۆڤەکانە ترسی کە سەمیمی بی لەگەڵیان، نزیک بیەوە پێیان، حتا ئەگەر ئەو کەسە خەتەرێکی نەبێ بوو تۆ، چۆن بەدەنی تۆ، جەستەی تۆ، مێشکی تۆ لەگەڵ واقعیەتی ئەوڕۆ ارتباط ناگرێت کاتێککە تووشی کارەسات بی. ئەنگار بەو شێوەیە ڕوبەڕۆیە لەگەڵ کەسەکان کە زمانێک بەسەرت هاتووە کارەساتەکەی وە دەرواقع تووشی کێشت دەکەن. بەڵام کلینیکال سایکۆلۆژی مۆدرن کەمێک جیاواز لە DSM و ICD ئەڵێ کە ئەمە وەکو ڕووداو نەبینین سرفەن ئەگەر تۆ لەگەڵ ڕووداوێکی کارەسات باریا زەبراوی ڕوبڕووبی تووشی PTSD-بی. مرۆڤهایەک هەن کە بەظاهر لە واقع تووشی بوومە لەرزەی نەبوون، دەستدرێژی جنسیان نەکراوەتە سەر، یا ئەوەیکە تووشی مەرگێکی زۆر دڵتەزێن نەبووە کەسە نزیکەکانیان، یا خۆی ڕوبەڕووی مەرگێکی دڵتەزێن یا احتمالی مردن نەبووە، بەڵام ممکنە ترۆماتایز بوو بێت، ممکنە تووشی کارەسات بوو بێت. و زۆرتر منداڵهایەک نێوە باکە لە منداڵی ئازار دراون، ئەشکەنجە دراون، یا بوو ماوەیەک ئەسڵەن کەس ئاگای لێیان نەبووە. پس ئەنگار کلینیکال سایکۆلۆژی مۆدرن ئەڵێ جەستە وەرگەڕنەوە، جەستە بێننەوە نێو باسی ترۆماوە، و فقط وەکو ئیڤنت ئەکسپۆژەر مەیبینن کە ئەگەر ڕووداوێک ڕوویدا هەتمەن PTSD ڕۆدا، ممکنە لە توولی ساڵانێکی زۆر درێژ کەسێک ئەوەندە ئازار درابێت کە ئەلان PTSD بێت، و ئەلان acute stress disorder بێت. لە کاگنیتیڤ سایکۆلۆژی یا دەروونزانی معرفی کە هاوڕێیان دەرەخەوەریان گەڕاندوێتەوە، بیرەوەریەکان ناتەواون و هەڕەشە ئامێزن.
بەردەوام چالاک دەبنەوە و ئەنگار هەستی هەڕەشەیەکی تازە هەنۆکەیی دروست دەکەن، ئەنگار هەر لەم لەحزە خەریکە شتێ ڕووەدا و مێمۆری تووشی جورێک لە فراگمنتیشن، جورێک لە چەندتکەبوون هەبێت ئەنگار و فرد ناتوانێت ئەرزیابیەکی واقعبینانەی هەبێت لەو شتەکە خەریکە ڕووەدا. پس لە شتێک کە زۆرش خەتەرناک نییە دەترسێ کەسەکە لە مرۆڤهای وەکو ئەو مرۆڤە کە ئازاریان پێگەیاندووە، لە مۆقعیەتها یا سیچویشنها لە شوێنهایی کە بیرەوەری ئەو شوێنەی بوو زیندووە کاتەوە. مەسەڵەن خانمەیە کە دەستدرێژی جنسی کراوەتە سەر ممکنە لە هەر شوێنێک کە پیاوێکی لێ دانیشت بێ نەتوانێت دانیشێ. کەسێک کە تووشی شەڕ بووە حتا خەبەری مەسەڵەن دەنگی تەرەقەیەک لە دەرەوە کە بوو شایی، مەسەڵەن شایەیەکی هەروە چەند منداڵ مەسەڵەن شەقام خەریکی شاییکردن یا خەریکی کایەکردن ئەتوانێت زێهنی تێک بدات و واقعاً جورێک واکنش بدا کە ئەنگار کارەساتەکە خەریکە ڕوودات. پس ئەنگار بوو کەسێک کە تووشی کارەسات بووە سیستمی کاگنیشنی، سیستمی معرفی ئامادە نییە بۆەوە کە لەگەڵ واقعیەتی ئەوڕۆ ڕوبەڕوو. ئەنگار هەر ئێستا پیسانەوە و تا هەمیشە ممکنە ڕوبەڕوو بێ لەگەڵ شتێکی کارەسات بێت. سلایدی دوایی. خۆ بەلا نەچینە سەر ئەوەی کە بزانین سیمپتۆمەکان چین، یعنی ئێمە چۆن بزانین لە کلینیکەکانمان تاریفێکی دەقیق بدەین لە ترۆما و بعد دوای بچینە سەر وەختەوەی کە چۆن بزانین کەسێک تووشی PTSD یا acute stress disorder و چۆن ئەو شتە جیاکەینەوە. پس ئەگەر ئاوا تاریفیکەین، ترۆما دۆخێکی دەرونی و بایۆلۆژیە، تۆزی حمدا کە بۆچی بایۆلۆژیە کە هایپۆکامپ دەرواقع فعالە بێت، سیستمی ئامیگدالا هایپراکتیڤە بێت، سیستمی HPA هایپراکتیڤە بێت. ترۆما دۆخێکی دەرونی و بایۆلۆژیە کە لە ئەنجامی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ هەڕەشەیەکی باڵادەست. ئێستا چه ڕاستەقینە بێت چه هەست پێکراو بێت. ڕاستەقینە یعنی چی؟ یعنی بوو خۆت ڕوبەڕووی بی، هەست پێکراو یعنی بیستێتت لە مۆرد کەسێکی نزیکی خۆت. مەسەڵەن ئەوە شامل ئەوە نابێت کە تۆ لە نێو تەلەڤیزیۆن لە نێو TV جەستەی مەسەڵەن دەسەر شاشەی TV مەرگی کەسەکانە دیبێ. ئەمە تووشی ترۆما ناکاتەوە مەگەر ئەوەی کە خوای نەکەردە ئەو کەسە کەسێکی نزیک بێت. وەیە ئەگەر کەسێک هاتە لایەوە کە بوو خۆی ڕوبەڕوو نەبێتەوە بە شکڵێکی ڕاستەقینە، بەڵام بیستێتی لە مۆرد کەسێکی نزیکیەوە یا لە تەسویرەکانە لە شاشە لە وێنەکانە دیبێتی، ئەو کاتەتوانین تەشخیصی کارەسات و PTSD یا پۆست ترۆماتیک سترێسۆری بۆی دانین و ئەم شتە دەبێتە ئەوەی کە هۆیە بێ کە توانایی کەسەکە بۆ ڕێکخستنی سۆز، یەکخستنی معرفی و دروستکردنی واتای پەیوەندیەکان پێدەپەڕێت و دەبێتە هۆی گۆڕانکاری هەمیشەیی لە پرۆسسکردنی بیرەوەری ئەو کەسە و دەنەتیجە پەیامەری ئەو شتە، کانسیکوێنسی ئەو شتە دەبێتە ئەوەی کە ئەو کەسە ناتوانێت ڕێکخستنێکی سۆزداری و وێناکردنێکی خۆی و جەهان بە شکڵێکی دروست تەنزیم کات. یعنی دەبێتە تێکچوونێکی ناخۆش کە ئەو کەسە تەسویری لە خۆی، تەسویری لە جەهان دەگۆڕێت، خەویە شێوێت، سیستمی معریفیە شێوێت، سیستمی سوزداریە شێوێت و ئەبێتە کەسێک کە تووشی کارەسات بووە و تووشی PTSD بووە. لە مدڵی قەدیمیتر ئەڵێن هەرەوەی کە تۆ ڕوبەڕوو بیەوە لەگەڵ ئەو کارەساتە دەبێتە ترۆما، لە حاڵەکە لە تۆژینەوە نوێەکان ئەڵێت ترۆما فقط ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەو کارەساتە نییە، چۆن باسی ئەوم کرد زۆر کەس هەن کە لەگەڵ ئەو کارەساتانە ڕوبەڕووە بنەوە، یعنی ترۆماتیک هەیە بۆیان بەڵام تێک ناچن. پس زمانی کەڵێن کەسێک تووشی شڵەژانی دوای کارەسات بووە کە ناتوانێت پرۆسەسی کات، ناتوانێت هەزمی کات، ناتوانێت هەندڵی کات، وەمە باعثەوێت کە تەغییراتێکی زۆر ساختاری، تەغییراتێکی زۆر بنەڕەتی لە سیستمی دەرونی ئەو کەسە ڕوادات. پس هەر کەسێک تووشی کارەسات بوو یعنی ڕوبەڕوو بێتەوە لەگەڵ کارەسات لزومەن نابێتە PTSD، دەبێت پرۆسسینگی تووشی کێشە بوو بێت و تەغییراتێکی گۆڕانکاری هایەکی بنەڕەتی لە سیستمی دەرونی کەسەکە ڕوویدا بێت کە لەن تۆزی حەدام کە چۆن ئەتوانین بزانین کەسێک تووشی کارەساتەکە بووە یا نه. ئەگەر بین پێگەی دەستنیشانکردنی PTSD لە DSM-5
و ICD-11 کە ICD هەن WHO و DSM-5 هەن APA ئەنجومەنی دەروون پزیشکانی ئەمریکا. لە DSM-5 چاپترێکمان هەیە بەنێو Trauma and Stressor Related Disorders کە لەوێ چەند تێکچوون دەستنیشانەکە. یەکێکی Adjustment Disorder کە تۆزیح هەمدا کە ئەگەر شتەکە ئسترسۆر بوو بێت نەکارەسات ئەبێتە Adjustment Disorder. ئەگەر کارەسات بوو بێت و کەسەکە ڕوبەڕووی ببێتەوە سمتۆمەکان نیشاندا لە 3 ڕۆژ تا 1 مانگ ئەبێتە Acute Stress Disorder و زۆرتر لە 1 مانگ ئەبێتە PTSD. ICD چاپترێکی هەیە بەنێو Disorders Associated with Stress Disorders کە ئەڵە تێکچوون هەیە کە ڕەبتیان بە ئسترسەوە هەیە، یان نێوێکی جیاوازی هەیە بۆ شتە کە تاکیدی ICD جیاوازی کە لەبین ICD و DSM هەیە ئەوەی کە ICD کە WHO تعریفێک کە لە کارەسات ئەیدا زۆر سەختگیرانەترە. یانە مەسەڵەن ممکنە شتایەک DSM-5 وەکو کارەسات دای بنێت کە لە نظری ICD زۆر سەختگیرانەترە ببێت. مەسەڵەن ئەوەی کە بێ کەسەکە ڕوبەڕووی جەنگ، ڕوبەڕووی خشونەتێکی زۆر، ڕوبەڕووی احتمالی مەرگ و لە نێوچیونێکی زۆرتر بوو بێت تا لە ICD بتوانێت تشخیص یا دەستنیشانکردنی PTSD وەرگێت. پس ئەگەر ئێمە بمان هەوێت بە مۆدەڵی ICD دەستنیشانکەین کە کەسێک ئەو تێکچوونەی هەیە ئینگار سەخترە توانین دەستنیشانیکەین، بەڵام لە DSM-5 ئینگار تۆزێک ئاسانترە. خەبەرێکە هەیەوەیە کە پۆلێک لە هاوڕێیان کە منیش لە خزمەتیانم خەریکین DSM-5 تێکست ریڤیژن ئەکەینەوە بە کوردی و هیوادارم کە بە زووی لەبەردەستی ئێوەش دابنرێت. DSM-5 شتایەکە بوو دەستنیشانکردنی شتەکە دانێت ئەڵێ ئەبێ کەسەکە تووشی مەرگی ڕاستەقینە یان هەڕەشەی مەرگ بوو بێتەوە، زیانگەیاندنێکی جددی ڕوویدا بێت و یا توندوتێژی سکسی ڕوویدا بێت و یا ئەو کەسە ئەو شتەی بە شکڵێکی ڕاستەوخۆ ئازمون کرد بێت یا دەرواقە دیت بێتی بە خۆڵەیەک یا ئەگادار بوو بێت کە لە بۆ کەسێکی نزیکی ڕوویداوە و یا ئەوەیەکەش ئیشەکەی جوورێک بووە کە هەر ڕۆژ ڕوبەڕووە بێتە لەگەڵ ئەو شتانە. مەسڵەن تەسەوورکەن کەسێکە نەرسە، کەسێکە پەرستارە و لە خستەخانە کارەکە یا پزیشکێکە کە لەگەڵ ترۆماکان ڕوبەڕووە بێتەوە یا کەسێکە لە سیستەمی ئورژانسە فریاگوزاریە زوو بە زوو ڕوبەڕووە بێتەوە لەگەڵ مەرگ و جراحەت و شتایەکی ناخۆش، ممکنە ئەو کەسەش تووشی PTSD بوو بێت. سلایدی دوایی. خب ڕووداوەکە لە نظری ICD دەبێت زۆر هەرەشە ئامیزتر بێت لە DSM-5 و سنووردارترە و پێناسەکردنی هەرو جوورەکە باسم کرد سەخترە لە ICD چونکە ئاستێکی قورستری هەیە بۆ ڕووداوی ترۆماتیک. پس ئەگەر بمانەوەی بە ICD کەسێک دەستنیشانکەین بە PTSD زۆر کارێکی سەخترە تا DSM. ئەلان دەچینە سەروەختەوەی کە سایکۆپاتۆلۆژی PTSD چۆنە، یانە چۆن بزانین کەسێک تووشی PTSD بووە. خب کۆمەڵی یەکەمی سمتۆمەکان یەکی ئەوەیە کە ئەو کەسە ئینترۆسیڤ مەمۆری هەیە، یعنی بیرەوەری هایکێ هەیە کە مزاحمن، خۆتێ هەڵقۆرتێنەرن بە خەڵێک زۆر سەخت بۆشە و تکرارە بنەوە، یان ئەو کەس ناتوانێت پێشیان پێ بگرێت. جالب بکە مەسەڵەن تۆ ڕۆژێک یا شەوێک لە ماڵی خۆت دانیشتووی خۆشە ڕۆژە پیرکەیەوە بڵێ ئەوڕۆ چی ڕوویدا، هەموو شتێکە کە بوو خۆت ئێرادەی لەسەرە، یعنی بزت لە بیری لێ بکەوە. بەڵام چۆن ئێمەتوانین لەگەڵ کەسانێک کارکەین کە تووشی تێکچوونی شەڵەژانی دوای کارەسات بوون و چی بکەین کام کەسانە تووشی ڕیترۆماتایزد بوون یا دیسان تووشی کارەساتێکی دووبارە نەمنەوە لە ژووری چارەسەری. هەرو جوورەکەیەوە لە نەشتەرگەریە چاوی لێکەن وەکو پزیشکێکە نەشتەرگەرە زۆر ئاگای لەوەیە کە نەخۆشەکەی بێهۆش بێت و لە فەرایەندی بێهۆشیە نەشتەرگەری بۆ بکات و بەدڵنیاییەوە لە دەرووناسی شایمە ناتوانین لە نەشتەر لە بێهوشی و گۆرانەوە بۆ مانا قسە بکەین
بەڵام ناتوانین کەسێک کە زۆر ئێش و ئازاری هەیە ئسترابی لەسرە ئەنگزایتی لەسرە لە فەرایندی چارەسەرکاریە ببینە پێش بۆیە بێت ئەو کەسە ئەوڵەن ئارام بێت ئەنگزایتی تەنزیم بێت ئسترابەکەی دڵڕاوکەکەی تەنزیم بکرێت و فقط لەو شرایطەیە کە توانین لەگەڵی کارکەین و بچینە پێش بۆیە ئەو نیشانانە کە پێتان یاڵم ئەگەر ئێوە وەکو چارەسەرکارێک ئەڵبەتە زۆر دەورەیەکی توولانی دەوێت فێرکاریەکی توولانی دەوێت کۆرسێکی توولانی دەوێت کە درێژماوەی دەوێت کە ئێوە بتوانن لەگەڵ ئەو نەخۆشانە کارکەن یعنی ممکنە دەورەیەکی 1 ساڵە 2 ساڵەی لازم بێت بەڵام بگشتی ئەگەر ئەزمونتان هەیە لەو بەرەوە و کاری تراپیەکەن کاری چارەسەرکاریەکەن بۆم کەسانە ئەگەر ئەو نیشانانەتان دی لە جەلسەی چارەسەرکاری دەبێت ئاگاتان لەوە بێت کە نابێت زۆرتر بڕۆن یعنی کەسەکە تەحمڵی ئەو شتەی نییە و ممکنە حاڵی خراپتر بێ بۆیە ئەگەر نیشانهایەکی وەکوواتان دی کە کەسەکە لە حینی قسەکانی ئێوە یا لە قسەکانی خۆی زۆر مستەرب بوو زۆر تووشی ئەنگزایتی و دڵڕاوکە بوو کە ئێشەی پەیدا کرد حاڵەتێکی دەرواقع بێز هەستان یا شتێکی یاوای پەیدا کرد حاڵەتێکی ڕەشانەوەی پەیدا کرد ببورن حاڵەتی ڕەشانەوەی پەیدا کرد یا ئەگەر ئێشی معدەی پەیدا کرد یا تووشی کێشەهای دەرونی سکی بوو یعنی ئێش و ئازارێکی پەیدا کرد لەو ناوەحیا یا نیازی بە توالێت ڕۆیشتن پیا کرد یعنی حاڵی خراپ بوو یا گێژ ببوو لە نێو جەلسەکە هەواسی پەرت بوو کانسنتریشن و سەرنجی نەما و قسەکانی ئێوەی ئیتر نەبیست یا هەتا دەنگی بیست لە گوێشکەی دەنگی زرینگەیەک هات ئەگەر ئەو شتانەتان بیست یعنی ئەنگزایتی ئەو نەخۆشە زۆر چوەتە سەرێەوە درێژەدان بۆ بابەتە لە ئاستی تەحمڵی ئەو کەسە دەرەوەیە واگەر لەو شرایطە ئەو شتە ئەدامە بین نەخۆشەکە نەتەنیا حاڵی باش نابێ بەڵکە ممکنە حاڵی خراپتریش بێ بۆیە ئەبێ ئێمە هەمیشە پەنجرەی هەموو کات پەنجرەی تەحمڵی نەخۆشەکەمان پەنجرەی تەحمڵی سۆزی نەخۆشەکەمان لە نەزەرا بگرین واگەرەوە ڕێک نەخەین ئەو پەنجرەی تەحمڵە دیاری کراوە نەزانین چۆنە یا نەخۆشەکەمان زۆر حاڵی خراپترە بێت یا ئەسڵەن سۆزی لەو حەدەنیە کە هەتا گوێ ڕاگرێ بۆ ئێمە بۆیە بێ ئاگاداری ئەو دوو بابەتە بین کە ئێمە بێت لە تەعادوڵا بین بەڵنسەکە بین لە میانەڕەویی کابین بۆ شتە کە بتوانین بە نەخۆشەکەمان یارمەتی بگەین لێرە باسی ئەومان کرد کە ئەم نەخۆشانە کەسانی کە تووشی شڵەژانی دوای کارەساتە بە ممکنە ئەلایەمێک لە خەمۆکی یا دپرشنیان هەبێت بە ئەنواعی جۆرەکانیەوە مثلا یونیپولار دپرشن بایپولار دپرشن خەمۆکیکی یەک جەمسەری یا خەمۆکیکی دوو جەمسەری کە پێڵەن بایپولار دیسۆردر کە هاوکاتە لەگەڵ دەرواقع دەورەهایەکی مانیا کە خۆڵقی کەسەکە زۆر دەچێتە سەر مودی زۆر دەچێتە سەر حاڵی بەظاهراوەیە کە زۆر شادە زۆر خۆشحاڵە نیازی بە خەو نامێنێت زۆر پارەکانی سەرفەکە لە خەریدی شتهایی کە پێویستی پێیان نییە یا هەتا ممکنە قەراردادهایەکی کاری ببەستێت کە زۆر فکری لێ نەکردوێتەوە حاڵەتهایەکی بایپۆلار یا دوو جەمسەری ئێمە وەرمانگێڕاوەتەوە بە اختلالی بایپۆلار دیسۆردەر تێکچوونی بایپۆلار دیسۆردەرمان وەرگەڕاندووەتەوە بە تێکچوونی دوو جەمسەری یا ممکنە تووشی دەرواقع ئالوودەی مادە هۆشبەرەکان بن ئێستا بە ئەلکۆلەوە یا بە مەوادی دیکەوە بۆ کە خۆیان ئارام بکەن یعنی سەلف تراپیەکەنەوە کەسانە پێیان خۆشە کە چارەسەرێک بۆ خۆیان وەبینەوە و بەداخەوە جاروبار بۆ ئەو کارە پەنا دەبن بە دەرواقع ماوەدە ئالوودەکەرەکان و بەداخەوە تووشی ئەدیکشنە بن زۆر جار هەرو ژورە کە باسم کرد تێکچوونەکانی کەسایەتی لە سێ کلاسترەکەی یعنی پارانۆید، ئسکیزۆید و ئەسکیزۆتایپال لە کلاستری A، بۆردرلاین، هیستریۆنیک، نارسیسیستیک و ئەنتی سۆشال لە کلاستری B و OCPD، Avoidant Personality Disorder و Dependent Personality Disorder لە کلاستری C بە گشتی لە نێو کەسانی کە تووشی شڵەژانی دوای کارەساتە بن زۆرترە بەڵام کلاستری B زۆرترە یعنی ئەوانەی کە تووشی بۆردرلاینن تێکچوونی مەرزی کەسێکە لە بۆیە پێڵێن مەرزی یا سنووری تێکچوونی سنووری ئەگەر وەری بگێڕینەوە
یعنی لە سنووری نێڤرۆز و سایکۆزایە، حاڵەتایەکی سایکۆتیک وەکو تەوەهم و هەزیان و ئەوانە ئەبێتە سایکۆز، حاڵەتایەکی وەکو دپرشن و خەموکی و ئستراب دەبێتە نێڤرۆز، و کەسانی کە تووشی کەسایەتی بۆردەرلاینن پێیان ئەڵێن کەسایەتی بۆردەرلاین یا سنووری یا مەرزی. کەسان کە تووشی PTSD بن احتمالی ئەوەی کە هاوکات پرسنالیتی دیسۆردەریان هەبێ زۆرە. و ئەلایەمێک وەکو سۆماتیک سیمپتۆم دیسۆردەر، وەکو نیشانەهای ڕێخەڵووی تەحریک پەزیر، یعنی کەسێک کە زۆر زوو نیاز بە توالێت چوون پیاکە، ئسهاڵە بێت و نەخۆشە، یعنی لە حەزی گوارشی و مەعیدە و خواردن تووشی کێشەیە، ئەوە زۆر زوو نیاز بە توالێت چوون پیاکات، و ئەوە کەسانێکیش ممکنە دەرەجەی ئستراب و ئەنگزایتی و دڵە ڕاوکەیان زۆر لەسەرێ بێت. ئێمە وەکو تراپیست، وەکو چارەسەرکار، بە تایبەت ئەگەر ڕوویکردی سایکۆداینامیک کە هیوادارم دەرفەتێک ببێت لەگەڵ هاوڕێنی سایکۆفێر خۆلیکی ئەوە بەرگزارکەین لە باشووری خۆشەویست، کە لەسەرەوە کارکەین کە ئەسەن دەرمانهای چارەسەریهای سایکۆداینامیک چۆنن، بەڵام بەگشتی لە نێو جەلسەی چارەسەرکاری نەخۆشەکە جوورێک ڕیاکشن ئەدا بە ئێوە ئەگەر جەلسەکە بڕاتە پێش، کە ئەگەر ئێوە ئەزمموی باشتان نەبێت لەو شرایطە، ممکنە ئێوە وەکو کەسێک ببینێت کە لێتان تووڕە بێ، وەکو کەسێک بتان بینێت کە لێتان بێزارە بێ، و نابێ ئەمە واکنشێکی بێت لەگەڵ لەلایەن ئێوەوە ڕیاکشنێکی بێت. چۆن با مثاڵێکی سادەتر بم، ئەگەر نەخۆشێک دەکەوێتە سەر تەختی بیمارستان، تەختی خەستەخانە، و لەو کاتەکە پزیشکەکەی هەوڵەدا کە چارەسەری بۆ بکە، نەشتەرگەری بۆ بکە، یان نزیکی بێتەوە کە زەخمەکەی ببەستێ، ئەگەر ئەو کەسە ڕقی هەستاوە لە دەستی پزیشکەکەیدا، یا کوتی یا ڕقی لە پزیشکەکەی هەستا کە بۆ ئێشم پێوارە دەکەی، پزیشکەکە پەشیمان نابێ، پاشکەس نابێتەوە لە یارمەتیدان بۆ کەسە، چۆن ئەزانێت کە ئەو کەسە حاڵی باش نییە و لە شرایطێکی باشە نییەوە، بۆیە ئێش و ئازارێکی زۆرە کێشێت. بۆیە جاروبار ئێمە وەختێک کاتێک لەگەڵم نەخۆشانە کارەکەین، ئەوەندە ئێش و ئازاریان دەچێتە سەر و بیریان دێتەوە کچیان بەسەر هاتووە، جاروبار ڕیەکشنی خراپ بە ئێمەش نیشانەدەن. وەلی اتفاقاً ئەمە شتێکی باشە. بۆچی باشە؟ چۆن ئەتوانین ببینین کە ئەم کەسە چۆن لەگەڵ کەسانی تر مامڵاکات، و هەر لە نێو جەلسەی چارەسەریە بتوانین کارکەین لەسەر ئەو مۆزوعە، و ئێمە وەکو کێرگیڤەرێک ببینێت، وەکو مراقبێک ببینێت، وەکو کەسێکە ئاگای لێە کە پرۆسەکە باش بشێتە پێش، نەوەی کە ڕیەکشنی خراپی پێنیشاندا. و ئەگەر ئەم شتە لەبەرچاو نەگرین، خودی ئەو پەیوەندیە لەوانەیە ببێتە مەیدانی ترۆما. یعنی زۆر بەداخەوە ئەواڵێم، هەدەقل من لە مۆردی ئێرانەوەتانم بڵم کە چۆن زۆر من لەسەر لەگەڵ دەروون پزیشکان و دەروونناسانی ئێرانی دەرسیان پێ دەڵێمەوە لە زانکۆ ئەوانە یان بینم، شتێک کە بەداخەوە ڕوودەدا، جاروبار دەروونناسەکان و دەروون پزیشکەکان ئاگاداری ئەو بابەتە نین، و ڕیاکشن دەدەن بە نەخۆش، و هەتا نەسیحەتی دەکەن، جاجی دەکەن، جاجمنتاڵە بن، قزاوەت یەکەن، و پێڵێن کە نابێ وابی، یا ئەنتزاری زۆریان هەیە لە کەسێک کە تووشی شڵەژانی دوای کارەسات بووە. بەڵام ئەبێ ئاگاداری ئەو شتە بن کە ممکنە نەخۆش لە نێو جەلسەی چارەسەرکاری زۆر تووڕە بێ، قسەتان پێ بڵێ، هەستای ناخۆش پێوە پەیداکە، و زۆر گرنگە کە ئەوە تەحمڵکەن. لە کوردیە وشێکمان هەیە بەنێو گۆچان لە ڕۆژهەڵات، ئێمە بە ئێوەش هەتانە هەتمن گۆچان، جاروبار دەروونناس دەبێ ببێتە گۆچانێک کە نەخۆش دەستی لەسەر ڕاگرێ و هەستێتەوە. بەڵام ئەگەر خودی ئەو ئێمە لە نەخشی کەسێکە خۆنساین نەچرالایز ئەگەر بینە دەرێ و حاڵەتێکی خۆنسامان نەمێنێ و واکنش بدەین، دەبینە کەسێک وەکو کەسانی ئەترافی ئەو نەخۆشە، و هەتا ممکنە ئازاری بدەین بە قسەکانمان یا بە واکنشەکانمان. بۆیە کارێکە ئێمە دەستمان پێکردووە وەکو دەروونزان، وەکو دەروونناس، وەکو ڕاوێژکار، وەکو دەروون پزیشک، کارێکی زۆر مقدسە، کارێکی زۆر ئینسانیە، کارێکی زۆر ئەخلاقیە بە معنای واقعی کەلمەوە، کارێکی زۆر پرۆفشناڵە، و نابێ سادە چاو لە شتەکە بکەین، چۆن کەسایەتی ئێمە لەسەر جەلسەی دەرمان تەئسیر دانێت، و ئەگەر ئێمە بوو خۆمان ئاگاداری هەڵسوکەوتی خۆمان نەبین و نەخۆشیهای یا کێشەهای دەرونی خۆمان چارەسەر نەکەین، ممکنە جاروبار ڕیەکشنهای تۆند نیشان بدەین بە نەخۆش، و شتێکە کە نابێت قەت ڕوو بدات
چۆن نەحرفەییە نەئەخلاقیە. بۆیە ئەو بەو ئینترۆداکشنەوە بۆ دەستپێکەوە دەبێ ئاگاداری ئەو شتە بین کە لە هەر ڕوویکردێکی چارەسەرکاری هەر پرسپێکتیڤێک هەر مەکتەبێک هەر ئسکولێک لە چارەسەرکاریە ئێمە کارەکەین، چە CBT چە DBT چە دەرمانهای سایکۆداینامیک چە چارەسەریهای سایکۆداینامیک، دەبێ ئاگاداری وها شتێک بین کە ئازارێک بە نەخۆش نەگەینین. مەسەڵەن فەرزکەن نەخۆشێک لە نێو ژووری چارەسەرکاری کە قبلەن ئازاری دیەوە تەوەسوتی پیاوێک و فەرزکەین چارەسەرکارەکەش پیاو بێت، نەخۆشێکی خاتون یا خانم بە تۆ ئەڵێت کە وەکو پیاوێک وەکو دەروناسێکی پیاو ئەڵێ پیاوان هەمویان ئەیان هەوێ سوستفادت لێ بکەن، پیاوان هەمویان خراپن، پیاوان هەمویان ئەیانەوێ ئازارت بدەن و تۆ وەکو دەروناسێکی پیاو نابێ وەڵامی ئەو شتە بدەیەوە و حتا نابێت دفاعکەی لەوەی کە نا پیاوان وانین. تۆ دەبێ خونسابی، نەترالایزد بی، فاصلە بگری، فقط ئابزرڤ بکەی، ببینی کە چی کێشاوە ئەم کەس و چی بەسەر هاتووە بووە ئەکات، نەوەی کە وەڵامی دەیەوە. بەداخەوە لە کۆمەڵگای ئێمە گویا چۆن دەروناسی شتێکی تازەیە لە وڵاتی ئێمە، جاروبار ئەوە فکرەکەین کە دەروناسی یانە ڕاوێژکاری خێرخوازانە، وەکو گەورەیەک وەکو ڕیشسپیەک قسەکردن. نا، دەروناسی وانە، دەروناسی کامڵەن حرفەیە. تۆ ئامادەی بووەوەی کە هەر قسەیەک ببیستی لە نەخۆش بێەوە کە ڕیاکشنی پێ بدەیت. باس لە شتێکی وەهاکەین، وەکو باس لە ئەو تێگەیشتاناکەین، ڕوویکردهایەکی دەستنیشانکاری وەکو DSM وەکو ICD پێمانەڵێن کەسەکە چۆن نەخۆشە، ئەڵێ چی هەیە، چەند نیشانەهایەکی هەیە کە نەخۆشە، بەڵام دەروناس فقط نابێت سەرنجی ئەوە بدا لەیبلێک لە کەسەکە بدا بڵێ ئەوە PTSD هەیە، ئەوە شڵەژانی تێکچوونی شڵەژانی دووە کارەساتی هەیە، یا تێکچوونی دەرواقە زەبرە دەرونیەکانی هەیە. نا، ئەوە کافی نییە. ئەو ڕوویکردانە زۆر دیسکریپتیڤن، زۆر وەسف دەکەن. فقط دەروناس دەبێت بزانێت کە ئەو کەسە کەسایەتی چییە، چەندە دەتوانێت ئستراب تەحمل بکات، لە چه بنەماڵەیەک هاتووە، چەند ساڵیەتی، چه سۆشال ساپۆرتیا بەرگریەکی کۆمەڵایەتی هەیە کە بەرگری بکات لەو کەسە، و فقط چه نیشانەیەک بۆنی هەیە کافی نییە. یعنی ئەوەی کە کەسێک PTSDە، چۆن من دوێنێشەوە ئشارەم کرد بە مۆزوعە کە هیچ دو نەخۆشێک وەکو یەک چارەسەر نابن. مەسەڵەن تەسەوەرکەن نەخۆشێکی PTSD کە دپرشنیشی هەیە لەگەڵ نەخۆشێکی PTSD کە بۆردەلاینە، یانە لە خۆی دەدا، دەستی خۆی دەبڕێ، فکری خۆکوژی هەیە، دەستی خۆی دەسووتێنێ. ئەو دوو کەسە وەکو یەک چارەسەر ناکرێن و زۆر گرنگە کە ئێمە کەسایەتی ئەو کەسە تەشخیص بدەین، دەستنیشانی بکەین، زەرفیەتی ئیگۆی ئەو کەسە چەندە دەتوانێت تەحمل بکە، چەندە دەتوانێت ئابزرڤ بکە، هوشی ئەو کەسە کە چەندە هوشی هەیە و چەندە دەتوانێت ئەو مۆزوع تەحمل بکە. هەمووانە مۆزوعاتێکی زۆر گرنگن کە بێت چاومان لەسەری بێت و لەسەری قسە بکەین. لە مۆدڵهای وەکو DSM و ICD مۆدڵی هۆکارەکی دیار نییە، یعنی دیار نییە کە کەسەکە بووای لێ هاتووە، بەڵام لە دەروناسی لە کلینیکال سایکۆلۆژی و لە سایکۆتراپی ئێمە وەکو دەروناس دەبێ بزانین کەسەکە بووای لێ هاتووە و خودی نەخۆشەکەش بزانێ بووای لێ هاتووە. بەڵام ئەم مۆزوع ئێتیۆلۆژیکاڵە، ئەم مۆزوع هۆکارەکیە شتێکی زۆر سادە نییە. هەر ڕوویکردێکی دەرمانی، هەر ڕوویکردێکی چارەسەرکاری بە شێوەیەک چاوی لێکە. مەسەڵەن ئەگەر ئێوە intensive short term dynamic psychotherapy کارکەن، یعنی دەرمانی سایکۆداینامیک کارکەن وەکو ISTDP، جۆرێک چاوی لێکەن. ئەگەر سایکۆ ئەنالیتیک سایکۆتراپی کارکەن جۆرێک چاوی لێکەن. ئەگەر کاگنیتیڤ بیهیڤیرال تراپی کارکەن جۆرێک چاوی لێکەن. بەڵام وەکو دەروناس ئێمە دەبێت بزانین کە کەسەکە چی بەسەر هاتووە، بۆچی وای لێ هات. یعنی دەبێت فورمولمان بێ، وەکو کەسێکە ماتێماتیکال کارەکە، کەسێکە ڕیاضی کارەکە، ڕیاضیات کارەکە، ئەبێ بزانێت کە کەسەکە بووای لێ هات، فورمۆلی هەبێت بۆ شتە. هاوڕێیانی خۆشەویست، دەروناسی بەڕاستی زۆر پروتۆکۆلی هەیە، یعنی دەتوانێت وەکو فورمۆلێکی ڕیاضی دەقیق بێ. و دەروناس هەر لەحسە وەکو ڕیاضیدانێک، وەکو کەسێکە ڕیاضی ئەزانێت، لە حسەبە لە ذهنی خۆی فورمۆلەکان دەبەستێ، حسابیان دەکات و
بەرەساسی ئەو فورموڵانە دەگاتە ئاستێکە بتوانێت یارمەتی نەخۆشەکەی بدات. باسی ئەومان کرد کە کەسایەتی گرنگە، پەیوەستبوونی ئەتەیچمنت تئۆری کە لە جۆن بالبی لەسەری زۆر بەحسەکات گرنگە، ڕێکخستنی ئیگۆ لێرە گرنگە و توانایی هێماکردن. ئێمە ناتوانین لەگەڵ کەسێک کاری دەرمانی ئەنجام بدەین کە ارتباتی لەگەڵ واقعیەت قەت بووە، یعنی تووشی هالیوسینەیشنە، تووشی دیلۆژنە، تووشی هەزیانە، تووشی تەواهمە. ئەمە ناتوانین لەگەڵ ئەوا کەسانێک کارکەین کە ارتباتیان لەگەڵ واقعیەت قەت بووە، یعنی ئەوا کەسانێک احتماڵا نیازیان بە دارو لە دەرەجەی ئەوڵا هەیە و جاروبار هەتا نیازیان هەیە کە لە خستەخانەی دەرونی بەستەری ببن جاروبار و کمەکی پزیشکی وەرگرن. بەڵام بە یەک شکل ئێمە لە لەیبڵ دانان لەسەر کەسەکان دەبێ بگوزەرین. هاوڕێیانی عزیز، هیچ مرۆڤێک بەرابەر نییە لەگەڵ نەخۆشیەکەی. هەموو مرۆڤەکان زۆرترە لە نەخۆشیەکانیان. نەخۆشی فقط بەشێکە لە شرایەتی ئەو کەسە و نابێت کەسێک تەقلیل بدەین، کەمی کەینەوە، دای بەزێنین بە نەخۆشیەکەی و ڕێز و کرامەتی ئەو ئینسانە دەبێت سەرتر بێت لە هەر نەخۆشیەک یا هەر لەیبلێکە ئەو کەسێک پێناسین. وەگەریمە لەیبلێک دانین لەسەر کەسێک بۆەوە نییە کە ئازاری بدەین، بۆەوە نییە کە نارسیسیزم و خۆبزلزانی و خۆشویستنی خۆمان بەسەریدا بسەڵپێنین، بۆ ئەوەیە کە یارمەتی پێبین، بۆ ئەوەیە کە خلاصەی کەین و بزانین کە چۆن ناتوانین کیس فۆرمیولیشن یا فۆرمولبەندی دەرمانیمان بێت بۆ کەسەکە. بەشی ئاخری قسەکانم ئەوەیە کە باسمان لەوە کرد کە لە ICD اختلالی کۆمپلەکس PTSD مان هەیە کە کەسانێک کە کۆمپلەکس PTSDن تەواوی نیشانەکانی شڵەژانی دوای کارەساتیان هەیە بە یەک جیاوازی گرنگ. جیاوازی گرنگەکە ئەوەیە کام کەسانە هەم نیشانەهای تێکچۆنی معرفیان هەیە، نیشانەهای تێکچۆنی سۆزیان هەیە، نیشانەهای خۆلادانیان هەیە، نیشانەهای دابڕانیان هەیە، نیشانەهای ڕوبەڕووبوونەوە لەگەڵ کارەساتێکی ناخۆشیان هەیە. بەڵام دوای ئەوە تۆ بڵێ کەسایەتی ئەو کەسە دەگۆڕدرێت، تەواوی کەسایەتیەکەی دەگۆڕدرێت، دەبێتە کەسێکی تووڕە، کەسێکی ناڕەحەت، کەسێکی مدام بێقەرار، کەسێکە حاڵی باش نییە و هەر کەسێکە و کەسەی پێشووتر ناسی بێت دەڵێت ئەمە ئەو نییە، فەرقی کردووە، جیاواز بووە، وەکو جاران ناتانم بیبینم و جیاواز بووە. پس و ئەم کەسانە دەرمانیان چارەسەرکاری بۆ ئەم کەسانە حداقل 1 تا 3 ساڵ دەخایێنێت و وەکو گروپێکی ترکە کێشەکانیان کەمترە ناتوانین چاویان لێ بکەین، کێشەکانی ئەمانە پیچیدەترە، کۆمپلێکسێکی زۆرتری هەیە و دەبێت زۆر ئازمونمان هەبێت کە بتوانین بەم ئازیزانە یارمەتی بکەین. و لێرە زۆر گرنگە کە بە جستەی کەسەکە چاو لێ بکەین، جستەی چۆن واکنشەدا، بێقەراریەکانی، چۆن خۆی جەمەکاتەوە، چۆن دەترسێت، چۆن دەگریت، چۆن پێدەکەنێەوە، تەواوی ئەو بادی لانگویج، تەواوی ئەو شتانەکە لە جستەی کەسەکە خۆی دیارەدا وەسڵمان دەکا بە ڕابردووێک کە ترۆما تێدا خۆڵقاوە دەتوانین بیبینین. شاید باوەڕتان نەبێت، مەسەڵەن ئەتوانی پیاوێکی 50 ساڵە یا خانمێکی 50 ساڵە دوایەوە کە لە شرایەتی چارەسەرکاری سایکۆداینامیک دایانیت، وەکو ئەزمموی خۆم پێتانیڵم، ئەبینی کە وەکو منداڵێکی 7 ساڵانی لێدێت دەگریت، گریانەکەی وەکو منداڵێکی ئەنگار دەچێتەوە لە حسەی ترۆما، دەچێتەوە و کاتە کە ترۆماتایزد بوو و دەرووناسی زۆر سورپرایزینگی هەیە بۆ ئێمە، زۆر شگفتەنگیزە، بۆیە کە شتایەک دەبینین وەسڵمان دەکا بە مێمۆریهایەک، بە بیرەوەریهایەکەوە کە بە نەزەر لەبیر چوون بەڵام لەبیر ناکات، جەستە هیچ کات لەبیر ناکات. هەتا ئەتانین ئاوا بڵین منداڵێکی 3 ڕۆژە، هاوڕێن شاید ئەم جملاتە بۆتان تۆزێک نامۆ بێت، بەڵام منداڵێکی 3 ڕۆژە دەتوانێت سەبتی کا لە مشکیدا، هەتاگە نەتوانێت لە مۆردی قسە بکە، هەتاگە نەتوانێت وەبیری بێتەوە بظاهر، دەتوانێت سەبتی کاکە چی ڕووی داوە. بۆیە هیچ شتێک ڕاز نییە لە بنەماڵە، منداڵ هەموو شتێک دەزانێت، ئەگەر بۆ ڕۆی خۆی ناهێنی یا ناهوشیار بووی ئانکانشەسە ئەو باسیکی دیکەیە، بەڵام جەستا و شتانەوە بیردێنێت و ئێمە لە نێو جەلەسی دەرمان دەبێ ئەو هەستانە ئەو سۆزانە لە نێو جەستەی کەسەکە ببینین و لەو تەریقەوە دەرمانیش چارەسەرکاریش لە تەریقی جەستەوە دەگوزارێ. یعنی کاتێک کە تۆ کەسەکە دەرمانەکەی چارەسەری بووەکەی لە جەلسەهای ئەوڵ لە دانیشتنهای ئەوڵ ئاوای بینی کە زۆر خەمۆکە، زۆر تێک چووە، ئالۆزە، ڕاحەت دانانیشێت،
بەڵام دوایەوە کە چارەسەرکاریەکەی بوو تەواوەکەی ئەبینی کە سەرحاڵترە، بەشاشترە، ئارامترە، شەوقێکی زۆرتری هەیە بۆ ژیان و بۆ خۆشەویستی و بۆ ژیانکردن و بەڵێنسەوەکی زۆرتری ترە دەبین. بۆیە گرنگی دەبێ بدەین بە جەستە و قوڵایی سۆزی کەسەکان فقط لە قوڵایی سۆزی کەسەکان فقط لە جەستەیان ناتوانین ببینین ئەلبەتە، بەڵام جەستە زۆر گرنگە، جەستە گرنگە، قسەکانی کەسەکە گرنگن، میزان ئەنگزایەتیکە هەسی گرنگە و بیرەوەریەکانیشی گرنگن و وەختێک چارەسەری ڕووبدا بوو کەسێک لە جەستەیشیا دیارە. سلایدی بعدی. یعنی زۆر سادە، ئەگەر ئێمە بتوانین بواری نێوان سۆبژێکتیڤ کە لە ڕوویکردهای وەکو DSM یا کتێبهای دەستی شانکاری وەکو DSM یا ICD نادیدە دەگیردرێت، مهم ببینین ئەو جورە کە کەسەکە لەسەر ئێمە تەئسیرەکە، لەسەر ئێمە کاریگەری هەیە، لە دەریشەوە وایە. وەکو قاعدەیەکی کولی پێتان ئەڵێم هاوڕێیان هاوکارانی خۆشەویست، ئەگەر نەخۆشێک ئێوە تووڕاکات، ئەگەر نەخۆشێک دەدان ترسێنێ، ئەگەر بۆ نەخۆشێک وەخت کاتی زۆرتر دانن، ئەگەر لە نەخۆشێک خۆشتان دێ، ئەگەر لە نەخۆشێک زۆر بێزارە بن، هەر شتێک لە باتیەوەیکە لەسەر ئەو هەستەتان ریاکشن بدەن بە نەخۆشەکە، بەوە فکرکەنەوە کە من دەیتایەکی گرنگە ئەو کەسە لەسەر دیگەرانیش هەرە و هەمان کاریگەری هەیە. پس ئەگەر نەخۆشە ئێوە تووڕاکە نابێ بە تووڕەی وەڵامی دەیەوە، دەبێ فکرکەی ئەم کەسە چییە کاکرد کەسەکانی تر تووڕاکە و بۆ ئەو کاراکە و وەکو دەیتایەک کەڵکی لێوەربگری بۆ خزمەت بە دەرمان. پس بواری نێوان سوبژێکتیڤ زۆر گرنگە. کەسەکە لە ئەوتاقی چارەسەرکاری، لە ژووری چارەسەرکاری لەگەڵ تۆ چۆن بێ، چه هەستێک لە تۆ دەکێڵێت، لە دەرەوەش هەروایە. بەڵام گرنگە کە هەستی خۆت و هەستی ئەو تەفکیککەی جودایان کەیەوە، جیاوازی دانێ لە نێوانیان. و ئێمە وەکو دەروون ناس، وەکو چارەسەرکار نابێت ریاکشن بدەین بەم نەخۆشانە، فقط دەبێت لەم دەیتانە استفادەکەین کە لە دەروونناسیە فرۆید بەماناڵێ ترانسفرنس یا انتقال بە عەرەبی. و ئەبێ لە ئۆڤەر ستانداردیزیشن زۆر یەکدەستکردنی تەواوی کەسەکان خۆمان بپارێزین. ئەگەر چی کەسانی کە تووشی ئەدجاستمنت دیسۆردەر، ئەکیوت سترس دیسۆردەر یا PTSD یا کۆمپلەکس PTSD کەسانێکن کە تووشی شڵەژانی دوای کارەسات بوون، بەڵام ئایا ئەو معنایەوەیە کە باخی شتەکان ترۆمانین؟ یاگەر منداڵێک تووشی چایلد ئەبیوز بوو بێت، لە بنەماڵی ئازار درابێت، معنایەوەیە کە ترۆمای نەدیوە؟ نا، غەڵەتە. ممکنە دوێنێشەوە باسم کرد کەسێک ممکنە چەند ساڵ تووشی ئازاری جەستەیی بوو بێت لە بنەماڵەکەی، ئازاری دەرونی بوو بێت لە خانەوادەکەی لە بنەماڵەکەی، و هیچ کاتیش کەسێک PTSD بووی دەست نیشان نەکرد بێت، بەڵام ئەتوانێت تووشی ترۆما بوو بێت و کۆمپلەکس PTSD نیشان بدا. ئەمە شتێکە کە زۆر من لە کشوەرهای دیکەش دیتومە، لە ڕووپاش دیتومە، لە ئەڵمان، لە ئیسپانیا، لە زۆر کشوەرکە هەتا بەمە سەرنج نادەن و زۆر کەم تەرخە من دەروون ناسەکان و دەروون پزیشکەکان بەناسینی ئەم شتانە، بەڵام ئەتوانن ئاگاداری بن و لە وازبوونا ئیستفادەکەن. دەستان خۆش بێ. ئسلایدی آخر. و من ئەگەر لە کۆتاییدا باسێکی زۆر کوتاه بکەم، بەگشتی من زۆر وانە دەڵێمەوە لە زانکۆهای مختلف لە ئێران، لە شوێرهای مختلف، بەرحاڵ دەورەهایەکم بووە، کورسایەکم بووە، بەڵام هیچیان بەقەد ئەم چەند ساعاتەکە لە خزمەتی ئێوە بووم، ئەم چەند کاتژمێرەکە لە خزمەتی ئێوە بووم، بە دڵی خۆم نزیک نەبوو. هەمویانم خۆشتەوێ، من خوێندکارەکانم خۆشتەوێ و ڕێزم هەیە بوو هەمویان هەر لە هەر وڵاتێکە هەن، بەڵام ئەم دانیشتم لەگەڵ ئێوە زۆر بەلاوە خۆش بوو. بە زمانی خۆم، بە زمانی دایکی خۆم تەدریسم کرد، زۆر بەلامەوە ئەرزشمەند بوو. هیوادارم کە دەرفەتێک هەبێت لە داهاتوویەکی نزیکە لە خزمەتانە بم و پێکەوە دەورەهایەکی ترمان بێ. لە ناخی دڵمەوە هیوای سەرکەوتنم هەیە بووتان، خۆشەویستی منن و هیوادارم کە ڕۆژێک بێت کە لە کوردستانی عزیزیش دەرووناسی پێگە و جێگەی خۆی پەیدا بکات و دەرووناسهایەکی زۆر باش لە ئاستی پرۆفشناڵی و جەهانی تربیەت بن کە بتوانن خزمەتی گەلەکەمان کەن، خزمەتی
کەسانێک بکەن کە ڕەنجیان دیوە و نیازیان بە یارمەتی ئێمە هەیە. شاید نەزانن واردی چه حوزەی گرنگێک بوون، بەڵام بژین بۆ ئێوە هیوای سەرکەوتن هەیە بوتان و هیوادارم لە داهاتووە ئاغایان و خانمهای دکتوری خۆشەویستی ئازیز لە ژیانتانە سەرکەوتوو بن و زۆر سپاس. من خزمەتتانم بوو پرسیارەکانتان و هەر پرسیارێک پێ لە خزمەتتان. زۆر سپاس. زۆر سپاس دکتۆر گیان، ماندوو نەبێ. بەڕاستی ئەمەش هیچ قسەی ئەوهامان نییە کە بتانی سوپاس بکەین لە پای و کاتێ بەمەت بەخشی. ئاگدارم کە چەند ئەرکت هەیە، چەند ماندی و بەرپرسیارەتی زۆر لەسەر بەڕاستی بابەتەکە لە بۆ من زۆر جێی سەرنج بوو، سەرسابم بەوەی کو تێکەڵک لە تیۆری لە پراکتیکی ئەوە لە ئەزمموی شخصی هەم شتەشی سادە بەو ئاستەی مەسەلەن هەز ناکەی ناڕوونی تێدابی، هەز دەکەی زۆر ڕوونە، لە هەمان کاتدا زۆر زانستیشە. بەڕاستی ئەوەش سلمێنەری ئەزمموی بەڕێستانە. دووبارە زۆر زۆر سپاس. بەڕاستی بابەتەکە لە بۆم وەکو نەتەوەی کورد 100 ئەوەندە گرینگە. برادران شەکەر هەر پرسیارەکان هەیە ماشان کرایتەوە. دووبارە زۆر سپاس مامۆستا جان. زۆر سپاس بۆ ئێوە، دەستخۆشیتان لێ یەکەم. زۆر سپاس بە خزمەتتان. مامۆستا پرسیارێکم هەبوو پێشەوەی ئەگەر برادران دیکە خوان ئامادە دەکەن ئەگەر پرسیاریان هەیە. مەسەلەی تراما ئەگەر هەتا مەسەلەن بخۆش نەبینی، ئایا ترامای گشتی دەگوازرێتەوە؟ مەسەلەن ئەو ڕۆژە لەگەڵ کوڕەکەم گەمەمان دەکرد، خۆڵمان کڕیە خۆڵی دەریایی گەمە و شتە. ئەو سیارەکانی دانا، سیارێک سکۆپی گەمانی هەبوو داینا، خۆڵەکانی کردە سەرێلۆ. لە حەسەکی زۆر هەستم کرد شتێک لە ناو ناخم زۆر پێخەمبار بووم. وچولەی بە بیرم هاتەوە مەسەلەن کۆ خەڵکیان ئەنفال کردیە و خەڵکیان بە زندێتی کردە بن خۆڵێ. هەستەشی زۆر ناخۆش بوو و ئەوەشی کە زۆر پێم سەیر بوو دوای ئەو هەستەی ئەم لەو کاتی هەر ئەسڵان لەدایک نەبووم و ئەو شتەم تەنها مەسەلەن هەتا لە کەسی نزیکشم جێم لێ نەبووە. مەسەلەن لە مەکتەبێ باسییان کردیە، مەسەلەن لە فلیمی لە تەلەڤیزۆنی لۆڕێک ئەو هەستەم هەبوو کە کەسێکی زۆر نزیک مۆی لێ هاتبی. پرسیارێکی بەجێە خاتۆن، من وەڵامی دەدەمەوە. چاو لێ بکەن ئەمە ناتوانێت نیشانەهای دەستنیشانکاری تێکچوونێک لە کەسەکانی ترابی، یانێ من ناتوانین لێبلیکی گشتی بدەین لە کۆمەڵێک کەس کە بڵین کامانە تووشی شڵەژانی دوای کارەسات بوون. بەڵام گرنگی پرسیارەکەتان ئەوەیە، زۆر ئەبێت سەرنجی بدەین. بەداخەوە ترۆما جیل دوای جیل دەگوازێتەوە و لەبین ناچێت ئەگەر چارەسەری بوو نەکرێت. یانە دوای هۆلۆکاست ممکنە چەند نەسڵ دوای هۆلۆکاست هێشتا لە ناخیانە لە دەرونیانە وەکنشای ئاوایان هەبێت و دوای ئەنفال، دوای کیمیایی بارانی سەردەشت، دوای کیمیایی بارانی هەڵەبچە، دوای ئەنفال، دوای لە ناوچوونی کەسەکانمان ممکنە چەند نەسڵی چەند جیلی داهاتوش دەرگیری ئەو کێشانە بن لە ناخیانە، لە ناهۆشیاریانە، لە ئەنکانشسیانە، لە بازی منداڵەکانە، لە کایە منداڵەکانە. من لە سەرپڵی زەها و کاتێکە بۆمە لەرزە هاتبوو، کاتێکی چۆم لەوێ چاوم لەو منداڵانە کرد، زۆر ناخۆش بوو سەحنەیەکم کە دەدیت کە ماڵیان ساز دەکرد منداڵەکان بە ئاستێک کە دەگەیشت دەیان ڕوخاند و دیسان سازیان دەکردەوە. ئەنگار ئەمە جورێک هەوڵدانێکی ناهۆشیارە، هەوڵدانێکی ئانکانشسە بۆ ئەوەی کە تۆ زاڵبی بەسەرەوە ترۆمایە. یعنی لە بازی منداڵەکان، لە خەوی ئینسانەکان، لە بیرەوەری کەسەکان، ئەنگار ئەوەندە دەچیە سەروەختی ئەو ترۆمانە، ئەوەندەوە بیرت دێتەوە لە سەری قساکەی، بازیەکەی، کایاکەی و لە سەری قساکی و هەتا لە خەوە دەیبینی بۆ ئەوەی کە بوو ئەو هیوایە کە بتوانی هەزمیکەی، بتوانی تحمڵیکەی ئەو ئازار و ئەو کارەساتە. بەڵێ ئەو شتێکی گشتیە، ئەتوانێت لە چەند جیلە بەداخەوە درێژەی هەبێت، بەڵام ناتوانین نێوی نەخۆشی لێدانی، بەڵام ئەتوانێت کاریگەری ترۆما بێت لەسەر جیلهای دواتر کە هەیە. بەڵێ شتێکی وا هەیەوە. ئەگەر دقت بکەی مەسەڵەن دایکانی کورد یا باوکانی کورد زۆر دیپەندەنسی زۆرتریان هەیە، زۆر وابەستە دەبن، زۆر سۆز و دڵسۆزیان زۆرتر ئەتوانین ببینین، زۆر نیگەرانترن دایکانی کورد.
یا باوکانی کورد لەبەرەوەی کە ترۆمایان دیوە لەبەرەوەی کە لە جیلی پێشووترە ئازاریان دیوەوە بۆیە ئەتوانێ بەڵێم ئەشتا ئەتوانێت درێژێ هەبێت لە چەند جیل. پرسیاری دووەم هەر لەسەر هەمان پرسیاری یەکەم ئایا باسکردنی ئەو شتانە لۆ منداڵەکانمان لۆ جیلی نوێ دەکرێت شتەشی گونجاو بیان نا؟ ئەمەش پرسیارێکی زۆر باشە. شاردنەوەی ترۆما قەت ناکرێت، یعنی من ناکرێت ترۆما بشارینەوە، چۆن ترۆما بۆ خۆی قسە دەکات، ترۆما خۆی تەحمیل دەکات بە کۆمەڵگا و تۆ هەرچێ بتەوێ بیشاریەوە منداڵ گەورە نەسلی جوانتر جیلی جوانتر مێر منداڵەکان ئەگەر تۆ هەوڵ بدەیت کە ئەو شتە لیان بشاریەوە دەیدۆزنەوە پەیدای دەکەن بەس ناوێ بیشاریەوە. بەڵام ئایا ئەتوانین بێ لە چاوگرتنی سنی کەسەکە زەرفیەتی تەحمڵی ئەو کەسە ئەوەی کە چەند ساڵیە چەندە دەتوانێت دەرکی ئەو شتەی هەبێت ئەگەر بین بە گشتی تەبلیغاتێکی گەورەکەین دەرواقع لە سۆشیال میدیاکانمان لە شاشەی تیڤیەکانمان زۆر بەڕوونی و بە ئاشکرایی بێەوە کرد لە بەرچاوی بگرین کە بەردەنگهای ئەو بەرنامەیە ئەو پرۆگرامە چه کەسانێکن ئەگەر بێ پرۆتۆکۆلێکی مشخص باسی بکەین خۆ بتوانێت ئاساری خراپی هەبێت. تۆسیە ناکرێت کە بێ پرۆتۆکۆل بێ محافزەت بێ پاراستنی منداڵەکان لەو شتانە بێ مەهابا لە هەر شوێنێک باسی بکەین، بەڵام ئەتوانین لە بەرچاوگرتنی زەرفیەتی منداڵەکان زەرفیەتی گەورەکان نەرەیشن و نەرەیتیوی خۆمان داستانی خۆمان ئستۆری خۆمان لەسەرەوە کە چی بەسەرمان هات بەیانکەین. مەسەڵەن لە شێعرەکانمان لە نووسینەکانمان لە کتێبەکانمان لە فیلمەکانمان اتفاقەن نەتەوەی کە ترۆمای خۆی وەبیر نەهێنێتەوە تکراری دەکاتەوە بۆیە دەبێت وەبیرمان بێتەوە. بەڵام ئایا دەبێت بوو هەموو گروههای سنی بە یەک شکڵ ڕەفتارکەین؟ خۆ نا، دەبێت بپارێزین منداڵەکانمان لەوەی کە ئۆڤەر ئەکسپۆژریان نەبێت، یعنی زۆر ڕوبەڕوویان نەکەینەوە لەگەڵ شتایەک کە ناتوانن تەحمڵیکەن، بەڵام بەگشتی ئەتوانین لەسەری قسە بکەین. دەستەکان خۆشبی زۆر ڕوون بوو. پرسیاری کۆتایی وادارماندی نەبی دکتۆرجان. یەک شت زۆر بەلامۆ سیر بوو ئەو ماوەی لەو ڕووداوانەی کە بەسەر یعنی ئەو شەڕی ئاخیری ئێران و ئەوانە بەسەر هات، خزمەکمان لە پێشتر ئەو شەڕی کە ڕوویدا بوو هەڵات بوونەوە ئێران منداڵش ساوای بزر بووە مردیە شتێکی ئەو هالا هەتا ئەو پێش ئەو شەڕی مشکلە ئەگەر هەرچی بیۆ هاپێوە دیارنەوە مەسەلا هەستمان پێ نەکرد بوو بەس کە ئەو شەڕ ڕوویدا ئەوەی کە جێی سرنج بلۆ من مەسەلەن ئەو زۆر دوورە هەتا ئاستێک مەسەلەن لە هەولێرە هەتا بڵێ و نەڵی باشترە مەسەلەن کەسێک لە تارانە فەرقیە لەوەی کە لە هەولێرە ئەو ژنە زۆر بە سەیری و زۆر لە ناکاو و زۆر بە دیاری نیشانەی زۆر سەیری لێ دەرکەوت لە چاو خۆی مەسەلەن زۆر سەرعی گۆڕا بخۆی پێش پەیوەندی کۆمەڵایەتی زۆر باش بوو زۆر سەردانی دەری دەکرد مەسەلەن خزمەکان تەلەفۆنی زۆر بەکاردێنا ئەوانە هەموو کەم بوونەوە و بەردەوام ترسیە مەسەلەن نایاڵی هاوسەرەکەی بستە مزگەوتێ بستە دەرێ هەر دڵێک لە ماڵێ بی مەسەلەن دائیمەن تەلەفۆن لە منداڵەکان دەکات لە چێن دەرن چ ڕوویدامانە مردینە و دائیمەن مەسەلەن لەبەر ئیخباری دادنیشتم شە ڕووداوەکان دەکا وا دەزانی ڕێک ئەو دەقەیەوە خەریکە ڕووداوەک ڕوودەدا ڕێک ئەوەی پرسیارەکە لێرێ مەسەلەن ئەو هەموو ساڵە بەسەردا چوو ئێستا نیشانەکان دەرکەوتیەوە زۆر لە ناکاویش بوو دەستنیشانکردنی ئەمەش پرسیارێکی زۆر باشە بوو دەستنیشانکردنی PTSD ئەبێ لەگەڵ ئەو کەسەکە مساحبەمان هەبێت دانیشتنی دایگنۆستیکمان هەبێت تا بتوانین بەدقەتەوە دەستنیشانی بکەین کە کێشەی ئەو کەسە چییە. بەڵام بەگشتی ئەمە زۆر شتێکی نامۆ نییە کە تۆ دوای چەند ساڵ ئەلایەمی نیشانەهای PTSD نیشان بدەیت. مەسەڵەن کەسانێکمان هەبووە فەرزکەین کە لە 18 ساڵگی لە 19 ساڵگی ترۆمایەکیان بەسەر هاتووە بەڵام دیسۆشیەتیان کردووە یعنی دابڕاون لەو ترۆمایە ڕیاکشنێکی وایان نەبووە یان نەخۆشیەکە خۆی دەرنەخستووە بەڵام دوای 10 ساڵ دوای 15 ساڵ دوای 20 ساڵ شتێکی ئەوتۆ یا شتێکی نزیک بۆ ترۆما سەرەکیەکە ئەگەر ڕوو بدات
ئەمجا نیشانەکان خۆیان دەرەخە. بەڵێ ئەمە شتێکی نامۆ نییە. و ئەگەر شتێکی وا بێت باسم هەر تەشخیصی ئێمە دەستنیشانکاری ئێمە هەمچنان PTSD. بۆچی؟ چۆن ئەنگار بوو باری ئەوڵ نیشانەهایەک شکلی گرتووە بەڵام خامۆش ماوە، هەڵ نەبووە ئەنگار و بەداخەوە لەم تریگەرە ئەخیرە کە بووی پیشاتوە ئەمە هەڵبووەوە بەڵێ ئەمەتانێت PTSD بێ و PTSD ئەگەر تەواو سیمپتۆمهای PTSD دەستنیشان بکرێت لە مصاحبە لەگەڵ کەسەکە دەتوانین بڵێن بەڵێ PTSD-کە بەڵام بە دەستپێکردنێکی دێرماوە درەنگماوە یا وەدواکەوتوو ئیسلاحن، یعنی دەستپێکردنەکەی درەنگ بووە دەنا نەخۆشیەکە هەر PTSD-ە و شتێکیەوە نامۆنیەوە توانێت ڕوو بدات و معمولەن ئەوە کەسێک چارەسەرکاریانیش زۆر سەختە. بەڵام ممکنە علاوە بەر PTSD ئەلامی ئەدجاستمنت دیسۆردەریش هەبێت، یعنی بێت دقیقاً تەشخیص بدەین کە چی ڕوویداوە کەسەکە لەن چه حاڵاتێکی هەیە بەرەساس ئەو بتوانین دەستنیشانی کەین کە نەخۆشیەکە دەتوانێت چی بێت بەڵێ توانێت ڕووبات. دەستەکان خۆش دکتۆر گیان پرسیارە وەڵامەکان هەموو ڕوون بوو. برادران گەر پرسیارتان هەیە مایکتان کرایتەوە فەرموو. هاوڕێیانی عەزیز وا دیارە پرسیاریان نییە، ئەمە ترسناکە بە دوو دەلی، یا ترسناکە یا زۆر باشە ئەگەر هەموو دێن تێگەیشت بێتن کە زۆر باشە، بەڵام ئەگەر تێنەگەیشت بێتن ترسناکە. هیوادارم کە ئەوەی کە پرسیارتان نییە بۆ بێت کە زۆر باش تێگەیشت بێتن و بۆ نەبێت کە زۆر ناڕوون قسەم کرد بێت. زۆر سپاس دکتۆر گیان ماندوو نەبی، وەڵام من زۆر ڕوون بوو و کە فیدباکیشم لۆ هاتووە لایەن برادران بە هەمان شێوە. هەتا من لەبەر خاتری کاتەکەی ئەوەندە پرسیارم هەیە چونکە بابەتەکە ئەوەندە گرینگە و ئەوەندە مەسەلەن حزوری هەیە کە ئەگەر چەند ڕۆژ دانیشین لەسەر تەواو نابی، بەس لەوە زیاتر نامانەوە کات بگرین. دووبارە زۆر سپاس، خۆشحاڵ بووم. زۆر سپاس، هەروەها مەمنونم کە بانگێشتی مندان کرد. هیوای سەرکەوتنم هەیە بوتان بە هیوای دیداری دووبارە. زۆر سپاس.